بەلای خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم ئەم ڕۆژهاتینەوە خزمەتان بەنامێکی نوێی پایانی ڕۆژتان پێشکەش دەکەین دەخوازین کە لە هەر جێگەیەکەن تەندروست باش بن و بەختەوەر و کامەران. سڵاوی خۆتان لەبێ و ڕۆژتان باش، هیوادارین تەندروست و سەلامەت بن. ئەم ڕۆژ لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بورگە و بابەتی پایانی ڕۆژ، هیوادارین بینەری سەرجەم بورگەکان بن. کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردون. لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا باس لە هەماهەنگی نێوان شعر و عیرفانیەت دەکەین. وەک دەزانین هەمیشە خواناسی هەمیشە پابندبوون بە عینی ئیسلام و خۆشەویستی خۆی گەورە لە شعری عاریفاندا ڕەنگیاوەتەوە و ڕێبازێکی جوانی ئاینی ئیسلامیان پێڕەو کردووە کە بە شێوازێک وەسفی ئاینی ئیسلامیان کردووە، بە شێوازێک لە خۆی گەورە نزیک بوون کە شعرەکانیان ئەوەندە جوانە، ئەوەندە پڕمانایە. زۆرێک لە شاعران هەمیشە باز لەوە دەکەن کە ئەم شعرانە زۆ تایبەتن و هەر یەکێک لەوانە بە خۆشیکردنەوەیەکی جیاوازی هەیە. هەر لەو شاعرە کۆنانەش کە هەمان بووە نمونەی بەرچاومان هەیە و کۆمەڵێک شعری تایبەتیان هەیە. ئەمڕۆ لەگەڵ شاعیرەکە لێرە باز لەوە دەکەین کە تا چەندێک هەماهەنگی هەبووە لە نێوان شعر و عیرفانیەتە و کۆمەڵێک لەو بابەتەمان بۆ باز دەکات. وڵاتان لە تەوەری دومی بەنامەکەماندا بابەتێکمان بۆ هەڵبژاردوون کە گرنگە دایکان و باوکان بە تایبەتی ویستی ئەم تۆرێ بن و گرنگی پێدەنەویش باسکردنەوەی کە بزانی منداڵ بۆچی پەنا دەباتە بەر درۆکردن خۆ چ هۆکارێکێ کە منداڵوانی لێ دەکات کە هەندێک جار درۆ بکات. خێزانەکان دایک و باوک تا چەند ڕۆڵ هێنەوەی کە بهێڵێت نەیەڵێت یاخود کاریگەری هەبێت لەسەر کە درۆ نەکات منداڵەکەی وەروها باز لەوەش دەکەین کە ئەگەر منداڵوان درۆی کرد چۆن کۆنتترۆلی بکەین و نەهێڵین جارێکی دیکە درۆ بکاتەوە. زۆر جار ترسود لە ڕاوکەی منداڵ لە بابەتێک لە شتێک وا دەکات کە منداڵە پەنامەرێتە بەر درۆکردن، بەڵام گرنگە کە دایکان و باوکان ئاگاداری ئەو بابەتە بن کە نەهێڵن منداڵەکانیان درۆ بکەن و بە تایبەتی تر نێوانی خۆیان یاخود قسەکردنی نێوانی خۆیان لە بەرامبەر منداڵەکەیە کە هەمیشە و بەردەوام درۆی تێدا نەبێت تاوەکو ئەو منداڵە فێری درۆکردن نەبێت و پەنا نەباتە بەر درۆکردن. بەڵێ وەک دەزانین لێستا بەڕاستی گەرمایەکی زۆر ڕووی لە ناوچەکانی هەرێم کردووە، هەنی بە شێوازێک بەڕاستی هاوڵاتیان بێزار بوون جا چی بگا بووی ئەگەر لە ناوچەیەکی گەرمترابی لە ناوچەیەکابی کە کەمتر بارانی لێبارەوە خۆی وشک بێت هەر بەنمونە لە گەرمیان دەپرسین ئەمڕۆ تەوەری سێممان کە تا چەندێک کاریگەری گەرما هەیە لەو ناوچانە و زیانەکانی چین بۆ هاوڵاتیان چۆن بتوان خۆیان لەم گەرمایە بپارێزن، چی زیانێک بە تەندروستیان دەگەێنێ. وەک دەزانین ئەم گەرمایە بەڕاستی کاریگەریەکی زۆری هەیە لەسەرمان و زۆر ڕەنگە پێی پەس بین ناڕەحەت بین، بۆیە پێویستەکە کە ڕەچاوی کۆمەڵێک شت بکەین بۆی ئەو گەرمایە ئەو گەرمی کە هەیە ئەو وشکە ساڵی کە هەیە لەگەڵیا ناڕەحەتمان نەکات و تووشی گرفت نەبینەوە. لەو پەرەوە لە تەوەری سێمانەوە کۆنی ئاماژەی پێکرد شارەزایەکی کەشناسی میوانمانەوە یا من زیاتر لەو تەورێ دەمەزانم کە بۆچی ساڵانی ڕابردووتر ینی جە بۆ شێوازی ئێستا گەرم نەبوو جاران بۆ شێوازە نەبوو ئەوەندە گەرمایە بێت کە بێزار بە یاخود زۆر جار لە ئێستادا خەری کە گەرما دەبێتە هۆی مردنی هاوڵاتیان مردنی کەسەکان لە زۆری لە وڵاتاندا. سپاس بخوا نەگەشتۆتە وڵاتی خۆمە، بەڵام لەم ساڵی دوێدا گەرمایەکی زۆر ڕووی لە تەواوی جیهان کرد و بزانین ئەو گۆڕانکاریە کەشوهەوایانە چین کە لەم ساڵانی دوێدا هەیە کە بەراورد بە ساڵانی ڕابردووتر ئەمە بووی نەبووە. شارەزایەکی کەشناسی لە تەوریسی بەناوەکەماندا لەو بارەوە قسە و گفتوگۆمەمە دەکات و بزانین کۆمەڵێک بۆ کارەکانی بەزبوونەوەی پلەی گەرماچینوە چ کاریگەرێکی خراپی دەبێت لەسەر کەشوها و لەسەر گۆی زەوی. دەستپێک دەچین لای کەشوها بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چین پێکەوە بینەریان دەبێت.
تەوەری یەکەمماندا ئەمڕۆ بابەتێکی گرنگمان ئامادە کردووە کە ڕەنگە یەکێک بێ لەو گرفتە پەروەردەیانی کە زۆرێک لە دایک و باوکان یاخود پەروەردەکاران پێی بناڵێن ئەویش درۆکردنی منداڵە بۆچی هۆکار چیە کە منداڵ پەنا باتە بەر درۆکردن و ئەمە لەسەری پەروەردە ئەبێ دایک و باوک دەبێت چ ڕۆڵێکی هەبێ لەوەی کە ئەم منداڵە درۆ نەکات و چارەسەرەکان چین بۆیە پێویستە کە خێزان ئاگادار بێ و هەنگاوێک بگرێتە بەر لەگەڵ ئەم منداڵەیە کە تاوەکو لە داهاتووە لەسەر ئەم درۆکردنە ڕانەیەت و دایک و باوکانیش تووشی گرفتن دەبنەوە لەگەڵ منداڵەکانیان وەک دەزانین منداڵیش کۆمەڵێک تەمەنی جیاوازی هەیە و مامەڵەکردن لەگەڵ یا بۆ خۆی ڕێکارێکی تایبەتی ئەوێ ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز خاتون نزا محەممەد ڕاهێنەری پەروەردەیی باسی ئەم تەوەرەیە دەکەین خاتون نزا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونس سپاس بۆ ئێوە کە گرنگی بم بابەتە پەروەردەیانە با یەکەم جار بڵێن کاتێ مناڵ خۆمانەزانین مناڵ زۆر زۆر پاکە ینی کەمتر کاتێککە درۆکە زۆر پێوی دیار نییە لەبەرەوەی وەکو گەورەکان ناتوانن یەکسەر بە شێوازێک درۆ بکەن پێیانەوە دیار بێت بۆیە ئەپرسم ینی لە چی تەمەنێکۆیتر مناڵ پەناباتە بەر درۆکردن و درکی پێکرەکەم مناڵە تووشی درۆکردن بووە. دەستان خۆش دیارە تەمەنەکانی مناڵ جیاوازن وە بپێی چۆنەڵی ساڵەکانی تەمەنی ئەو ماوەیە کە لەو تەمەنەیە ئەژی کۆمەڵێک خاصیت و تایبەتمەندی بەخۆی هەیە بنمونە لە تەمەنی بۆ 6 ساڵ مناڵ تێ ئەگا کە ئیتر ئێمە مێشکی ئەو نابینی ینی لەو تا 3 ساڵ وا تێگەشتۆ ئێمە هەرچی لە مێشکی ئەوە بگوزارە ئەیبینی کاتە و کاتە بەس تێگەشتنی هەیە تێگەشتنی هەیە کە ئێمە مێشکی نابینین بۆیە پەنا باتە بەر ئەوەی درۆ بکات تەبیعی ئەکرێ لەو تەمەنەیە فێر بێ درۆ بکە وەکو هۆکارێک بۆ چەندین هۆکاری هەیە کە دوای ئەچینە سەری بەڵام لەو تەمەنەیە بیزات ئەکرێ پەنا بەرێتە بەر درۆکردن و لەو تەمەنەش پێوەی دیارە لە 3 بۆ 6 ساڵ تەبیعی پێوەی دیارە بەڵام دواتر چۆن ئەڵەی گەشەی پێدا تەکنیکی تری بۆ دۆزێتەوە ڕەنگە مناڵێک لەو تەمەنەیە کە درۆکات دەسی بلەرزێ دەنگی پێوەی دیار بێ دایکەکان چاکەم شتە ئەزانن بەڵام لە تەمەنی 6 ساڵ بەرەو دواوە ئەکرێ درۆیەک وگا و کەسمان پێی نەزارین کە لەو تەمەنەیە وەک مستەڵەحە علمیەکەی زانستێکی بڵێ پێڵێن درۆی سپی مناڵ لەو تەمەنەیە فێرە بێ کاتە ئەتوانین بڵێن لە قۆناغێکیان مەترسیدارترە ڕەنگە منداڵ لەسەری پەروەردە بێ و لەسەری بەردەوام بێت قوربانی تانیە چکە ئاسەن لە 1 بۆ 5 ساڵ مناڵ ئەوەی هەیە بە پێی توێژینەوەکان مناڵ 85 بۆ 95% کەسایەتێکی دروستە بێ کە دواتری تر بۆ نمونە ئێمە هەرچی ئەەکەین وەکو ڕاهێنەر یان وەکو هەر کەسێکی پەروەرشیاری تر گەشە پێدانەیان گۆڕینی ڕەفتاریە بەڵام لەو 5 ساڵ و 6 ساڵی سەرەتا مناڵ ئەساسەکەی بۆ دروست بوو زۆر باشە مامۆستا ئاماژت بەوە کرد کە زۆر جار بە شێواز لە شێوازەکان ئیرادی ینی دایکان و باوکان ڕۆڵیان نەبوو لەوەی کە منداڵە درۆ بکەنی خودی خۆی وا دەکات درۆ ئەکات ئەمە بۆچی دەگەڕێتەوە ینی هۆکاری چیە ئایا ترسە یاخود دەیەوێت بگا بۆ ئامانجی کە ئەو مناڵە خۆی ئەوێت ئەین چۆنی ئەمەیە ڕاستە تەبیعی پەنابردنە بەر درۆکردن یاوتنی ناڕاستی گەلێک هۆکاری هەیە کە لەو هۆکارانە کە جسمی ئێمە بەردەوام خەریکی ئەوەیە خۆپاراستنە هەموو تەرکیزی ئینسان بەردەوام لەسەر ئەوەی چۆن خۆی بپارێزێ مناڵێک کە پەناباتە بەر درۆکردن یەکەم شت بۆ ئەوەیە خۆی پارێزێ لە تون و تیژی چکە ئەزانێ بیئەیەکی هەیە ژینگەیەکی هەیە ئەم ژینگەی ئەو ڕەنگە نالەبار بێ ڕەنگە نەگونجێ بۆی ئەگەر ڕاستێکە بڵێ ئەخوبەیەک بدرێ لە یەکەم هۆکاری سەرەکی ئەوەیە هۆکاری دووەمی ئەوەیە کە ئەم مناڵە ئەوێ سەرنجی دەوروبەر ڕابکێشی چکە زۆر جار ئێمە بەتایبەت لە کۆمەڵگی خۆمانە مناڵ تا نەخۆش نەبێ تا نەگری تا داوایەکی نەبێ گرنگێکی ئەو توی پێ نادرێ حاڵتێک هەیە لە مناڵە تقریبن لە 4 ساڵەوە دەست پێ ئەکا کە مناڵ تەبیعی ئەڵێ ناوسکم ئێشێ قاچم ئێشێ بۆ ئەوەی ینی شتەکە ڕاست نییە مجارڕات بۆ خۆی ڕاست نییە بەس بۆ ئەوەیە سەرنج و ئەوەی دایک و باوکی ڕابکێشێ هۆکارێکی تر ئەوەیە کە مناڵ وا ئەزانێ بە بیرکردنەوە ئەتوانێ واقع بگۆڕێ و ئەبێ مناڵ تێ بگا بە بیرکردنەوەی خەیاڵاوی ناکرێ واقعەکە بگۆڕێ بۆ نمونە پێی خۆشە بچێتە سەرمان ئەڵێ من حەزم لە ئەستێرێ من حەزم لە مانە ئەم شتانە هەیە لە خەیاڵی مناڵەکە دوجار ئەم خەیاڵ پڵاوێ ئەگەر چارەسەر نەکرێ وا لە مناڵەکە کا بباتە بەر درۆکردنەوە پەنابردنەکەش ئەگەر لە تەمەنی 6 ساڵی یان تا 8 ساڵیش ئەوەی کە هەیە زۆر بە وردی ئیشی لەسەر نەکرێ ڕێکارێکی تری بۆ نەدۆزرێتەوە مناڵەکە ڕەنگە لەسەری پەروەردە بێ دوای پێویستی بە
جلساتی گۆڕینی ڕفتار بێ جلساتی چارەسەرکردنی ئەوەی کە پێوترێ چارەسەری دەرونی هەبێ بە ئەوەی مناڵەکە واز لەمە بێنێت چکە دوجار ئەگەر ئینسان کەوتە حاڵتێکەوە بۆ خۆی ئەوەنە ناڕاستی وت ناڕاستی وت قەناعەت بە ناڕاستیەکانی خۆی ئەکا کە ئەمە قورسترین حاڵتی درۆکردنە کە ئەکرێت لەسەر و ڕەنگە تێرەکردنیشی زۆر زەحمەت بێت زۆر زەحمەت ئەبێ بێگومان و ڕەنگە مناڵ لە 12 ساڵیا بۆ خۆی لەسەر ئەمە ڕاهات بێ وابزانێ ئەوەی کە ئەوەی لێ ئەو هەموو ناڕاستی ئەو ئەیڵێ هەمووی ڕاستە و دروستە و ئەکرێوا بێ باشە بە باسێک لەو بکەین خێزانەکان تا چەندێک ڕۆڵیان هەیە لە ئەوەی کە مناڵ پەناباتە بەر درۆکردن یاخود بۆ نمونە لە خوێندنگاکەدا زۆرجار بۆ نمونە تەلەبە ئەبینین لە ترسی مامۆستاکەی ڕەنگە ناچار بێ درۆیەک بکە بۆ ئەوەی کە بەرگری لە خۆی بکاوەکو بەڕێز باس لە بەرگەری کرد یعنی زۆرجار ژینگەکانیش بخۆیان ڕۆڵێکی بەرچاوە بینن لە درۆکردنی منداڵە لە ڕاستیە ئەوەی کە هەیە ئێمە ئیبینین لە چۆنەڵی لە پەروەردەیە زۆرجار دایکەکە ئەڵێ من بە مناڵەکەم و تۆ درۆمەکە درۆ شتێکی خراپە بەڵام کە تۆ ئەبینێ کە دایک و باوکەکە بینێ کە مامۆستاکە بینێ وعدێکی پێیان نایباتە سەر دایک و باوکەکە بینێ وعدێک ئەدا تەبیعی قسەیەک ئەکا شتێک ئەڵێ ناڕاستە دوجار کاریگەری ئەمەی کە ئەیبینێ زۆر زیاترە لەوەی کە تۆ بە قسە پێڵی گوێبگرێ ئەو لاسایی ئەکاتەوە گومانیتانێ هەر لە فێربوونا لە تیۆریەکانی فێربوونا ئەوەی مناڵێک ئەیبینێ زۆر جیاوازترە لەوەی کە ئەیبیستێ بۆیە کە ئەیبینێ تەکید کاریگەریەکەی زیاترە بێ و دوجار دایک و باوک ڕۆڵ مۆدڵن بۆ مناڵ مامۆستا ڕۆڵ مۆدڵە بۆ مناڵ ڕۆڵ مۆدڵ بەمانەی ئەوەی کە تەسەور ناکات تۆ هەڵە بکەی تەسەور ناکات تۆ شتێک بڵێ ڕاست نەبێ ئەسڵ مناڵی وهەیە تەوەقوعەکە مامۆستا نەخەوێت دایک و باوکی ینی مناڵی وهەیە لە 2 ساڵە کە چاوەکاتەوە بینە لە ساڵی یەکەما دایک و باوکی خەوتون پێی سەیرە چکە واتێ ئەگا دایک و باوکی تەواو کە ئەمەی بینێ بە خەبەرنی تر ناخەوێ مامۆستاکەی شتی ناڕاست ناڵێ دایک و باوکی شتی ناڕاست ناڵێ بۆیە هەرچی ئەوترێت تەبیعی ئەو لاسایی کەرەوەیەکی زۆر زیرەکە مناڵ من زۆرجار بڵێم کامێرەیەکە لە ماڵەکانە ینی ئەوە نییە بڵێ وڵا من تەبیعی تۆمارەکە بێ هەموو شتێک تۆمارەکە و دوایش فلاشباکی هەیە ینی فیدباکی هەیە بۆ ئەم شتانە تۆ چی ئەەکەی هەمان شت دووبارە ئەکاتەوە گرنگ ئەوە نیە چی پێ ئەڵێ گرنگ ئەوە چی لە بەرچاوی مناڵەکەکەی بۆیە دایک و باوک ڕۆڵێکی زۆر حساسیان هەیە لە پەروەردەکردنەوە قسەیەکی شەیە پرۆفیسۆرێکی بواری پەروەردەیە ئەڵێ من تاو کاتەی مناڵم نەبوو خاوەنی حەوت تیۆریای پەروەردە بووم کە مناڵم بوو زانیم خاوەنی هیچیان نیم چکە پەروەردە بە قسەکردن زۆر ئاسانە بەڵام تۆ وەرە لە ماڵە تەسەور بکە نابێ هەڵەیەک بکەی لە بەرچاوی ئەم مناڵە لە مەکتەب مناڵەکە نابێ هەڵەیەک ببینێ دەی ئەم بیئە زۆر زەحمەتە دروست بکرێ دوجار گوبانیتانێ هەڵە لە پەروەردەیە ڕووەدا بەڵام گرنگ ئەوەی معالەجە بکرێت چارەسەر بکرێتەوە و مناڵەکە ڕانەیە لەسەری زۆر باش مامۆستا هەیەکێکی دیکە پێما بێ لەو هۆکارانە کەوا دەکات منداڵ پەنابەرێتە بەر درۆکردن لێدانە یاخود ترسێکی زۆر لە ناخی ئەم منداڵەدا دروست دەبێت زۆر جار ئەو بیئەی کە باسی کرد بیئێکی تونتیژ لە مناڵە زۆر تووڕ ئەبن بۆ شتێک بشکێنە یاخود زەرێک بادیان هەر شتێکی دیکە لە مناڵە ئەدرێت و لی تووڕ ئەبن زۆر جار ئەم مناڵە بۆ خۆپاراستن لەم بابەتە پێم وابێ یەکێکی هۆکارێکی سەرەکی درۆکردن لای مناڵ بۆی لە گیانی خۆی پارێزراو بێت پەنا دەباتە بەر درۆکردن ئەمە تا چەند ڕێگایەکی هەڵەیەوە نادروستەوە نابێت دایکان و باوکان بیگرنە بەرامبەر منداڵەکانیان یەک تێبینی هەیە کە دایک و باوک زۆر گرنگە بیزانن لە کاتی لێتووڕەبوونیان لێدانی مناڵە کە دایکێک هاوارەکە بەسەر مناڵەکەیان هەموو کارەبایەتی مێشکی ئەو مناڵە کوژێتەوە وەک ئەو وایە ئەم بینایە هیچ کارەبای تیانە بێ هەرچیش ئەڵی لەو کاتەیە ئەو مناڵە وەک ئەڵێن مسقالە زەڕێک وەری ناگرێت لە تۆ چکە تۆ دوجار دەنگە بەرز کردوتەوە هەرچی قەناتی گەیاندنی مێشکی مناڵەکە هەیە لە یەکت ترازاندووە بۆیە تەسەور مەکە مناڵەکە فێر بێ شتا بگاتە لێدان ئەسڵەن حاڵتی لێدانە مناڵەکە ئەوەنی بیر لەوە ئەکاتەوە ئازاری پێنەکا بیر لەوە ناکاتەوە تۆچی ئەڵی دوجار ئەبێ دایک و باوک لەمە تێبگا کە دەنگی بەرزکردەوە مناڵەکە هیچ کەناڵێکی وەرگرتنی نەماوە بۆ تۆ تا قسەکانە لێ وەرگێ کە لێشی ئەدەی لەوە خراپتر ئەسڵەن هەر بیری لەوە نیە تۆچی ئەڵی کێی لەو مووقعەیە بیری لەوەیە ئازاری پێنەگا بیری لەوەیە شتێکی بەرنەکەوێت سبینێ لە بەرچاوی مناڵەکانی هاوڕێی ببینرێتەوە شتێک نەبێت لەسەر جسمی دیار بێ شتێک نەبێت دوای دەرونیان بیری بخاتەوە کە ئەم لی دراوە بۆیە لێدان بە هیچ جۆرێک چارەسەرێکی پەروەردەیی نییە و ئەسڵەن هەڵەیەکی پەروەردەیە نەک چارەسەر بێ دەنگ بەرزکردنەوەش بە هەمان شێوە کە ئێمە دەنگ بەسەر مناڵە بەرزەکەینەوە هەڵەیەکی پەروەردەییمان کردووە لە ڕاستیە چارەسەرمان نەکردووە لەجێ ئەمە یەک تەکنیکمان هەیە ئەکرێ دەیان تەکنیکمان هەیە بەڵام تەکنیکێک کە زۆر گرنگە هۆ ئەنجامە ئەبێ مناڵ لەمە تێبگە بۆ نمونە پێی ئەڵی تۆ ڕاستی بڵێ ئەمە ڕوەدا
ناڕاستیش بڵێ ئەمە ڕوەدا طبیعی ئەبێ لەسەر ئەم هۆکارانە کە ڕێککەوتی لەگەڵی شیا بڕۆین ناکرێ بڵێ وڵا تۆ ڕاستی بڵێ تووشی لێدان و سزا ناویتەوە دوجاریش مناڵەکە ڕاستی وت ئەگەر بۆ نمونە شتێکی شکانوە ئەڵێ شتەکە من شکانم طبیعی کەوتی من شکانم هەر ئەوەی ئیقراری کرد کە شکانوێتی تۆ بڵێ دەست خۆش ڕاستیەکەوت بەڵام ناکرێت ئەمە بکەی لەبەرەوە زیانەکانی ئەمن هۆ ئەنجامێکێکە لەو تەکنیکانەی کە ئەکرێ لە حاڵەتی وتنی ناڕاستی مناڵە بەکاربێنرێەوە ئەکیدەن ئیسفادەی لێ ئەکرێ لە داهاتوە تا چەنێگەمە تەنگەشەی دەرونی بۆ ئەو کەسە دروستەکەواتە مناڵەگەر لە قۆناغێکی مناڵی فێری درۆکردن بێ لە داهاتوە چ کاریگەریەکی لەسەر ئەبێت ئەم منداڵە کە گەورە ئەبێت دویتر بەرەو هەرزەکاری و دواتر بەرەو گەنجی ڕەنگەم حاڵەتە لەگەڵ یا بمێنێتەوە دوجار ئێمە ڕەنگە بەم بەوەی کە مناڵێکمان ناچار کردووە لە خێزانەکەیە ناڕاستی بڵێ درۆ بکە خۆی لە گەورەیەتیا بەدەستی خۆیەوە گیر بخوا چکە دوجار ئینسان هەست ئەکان ڕاستەڵێیان ڕاست ناڵێ کاتە خۆشی ناڕەحەتە ڕەنگە بە گومانیتیانی هیچ کەسێک کە پێی توێژینەوەیە کە سنتەری کەنەدی بۆ پەروەردە کردوویەتی کاتێک ئینسان درۆەکە یەکەم کەس خۆی تووشی شڵەژانی دەرونی ئەبێ خۆی ناڕەحەتە بێ بێگومان خۆی پێشەموشی هەستی پێەکە ڕەنگە ئەگەر بۆ خۆی هۆشیار بێ بەوەی هۆشیار بێتەوە بەوەی کە ناڕاستی وتووە ناڕاستی لە ئەما سیفەتە بۆ نمونە ئیشی لەسەر بکە بەڵام وای لەو حاڵی کە ئەگەر خۆی هەست نەکا کە ناڕاستە و لەسەری بڕوە دوجار ڕەنگە ئێمە بە هەڵەیەکی پەروەردەی وامان کردبێ ئەم مناڵە کە گەورە بوو کەسێتی خۆی پێچار نەکرێ هەر لەسەر ناڕاستی وتن و درۆکردنەکانی بەردەوام بێ دوجار ئێمە بەو هەڵە پەروەردەیە بچووکەی کە لە مناڵیا کردومانە کەسێتیم کەسەمان لە گەورەیەتیا شێوانەوە چکە دوجار ئەو کەسەی درۆەکە و ناڕاستی ئەڵێ بێگومان کۆمەڵگە لە هەمومان زیاتر هەستی پێەکە کەسێتی ئەو مناڵە تەدبیرەکەین لە گەورەیەتیا بە هەڵەیەکی پەروەردەی مناڵ ئەوسا زۆر جار منداڵ کە درۆیە کادایک و باوک یاخود ئەوانەی لە دەوروبەرین بە درۆکی پێ ئەکەنن یاخود بە گاڵتە ئامێزۆسیری درۆکی ئەکەنیان بۆ خۆشی دەربڕینەوەیان باز لە درۆکی ئەەکەن کاتێک کە ئەی کا مەسەرەن درۆکیەوە گەورەیە و لە قەدی خۆی مناڵەکەیانی ئەمە تا چەند زیانێکی گەورەی هەیە بۆ پەروەردەی منداڵ بۆ ئەوی کە ئەم منداڵە وابزانێ ئەم درۆکردنە شتێکی شیرینە و شتێکی زۆ باشە و ئەوە تا هەمووی پێ ئەەکەنی هەمووی لێ ڕازیە کاتێک ئەم درۆ گەورەیەکە ئەمە تا چەند زیانی دەبێت وەکو جۆرێک لە هاندان وایە بێگومانیتیانە ئەبێ دایک و باوک دەوروبەری مناڵ لەوە تێبگەن مناڵ بەجددی چۆن ئەڵی کەرەستەی یاریکردن نییە ڕەنگە تۆ بۆ نمونە مناڵەکە شتێکی خۆش بکات تەبیعی یەکرێ پێ بکەنی بۆی هانی بەی باش بێ هانی بەی باشتر بڕوا لەسەر ئەو ڕەفتارێکی کردوێتی بەڵام کاتێک مناڵێک ناڕاستی ئەڵێ تۆ پێیەکەنی تۆ بە جۆرێ لە جۆرەکان هانەداوە و ئەو کاتانە مناڵ ئەم مامەڵی لەگەڵا ئەکرێ بەجددی وەک کەرەستە لێ ڕوانراوە چکە دوجار ئەم مناڵە هەڵەیەکی کردو ڕەنگە بۆ نمونە لە ئابەیەک لە بەرچاوی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بجوڵێتەوە پێوان طبیعی بێت چکە لە ئابێ بەڵام مناڵ ناکرێەوە مامەڵی لەگەڵا بکرێت چکە دوجار ئینسانەوە ئەمە بەردەوام ئەبێ لەگەڵ یا لەسەری گەورە ئەبێ و ئێمە ئێستا لە گەورەیە هەرچی ئەەکەین هەرچی ئەڵین چی ئەپۆشین چی ئەەکەین چی ناخۆین هەمووی ڕێگەی ئەگەڕێتەوە بۆ مناڵیمان جا ئەگەر ئەم مناڵە بۆ نمونە لە مناڵیا بە ناڕاستیەکانی پێکەندرابێ طبیعی لەسەری گەورە ئەبێ و لە گەورەیەتی شا چاوەڕێی ئەوە ئەکات چکە دوجار ئەمە چوەتە نەستی مناڵەکەەوە و نەستی مناڵەکە قەرار لەسەر ئەمادا لاوعی مناڵەکە تەحەکوم بە مناڵەکەەوەکە تا چەندێک گرنگە خێزان لە قۆناغی منداڵی منداڵ تێ بگات واتە ینی ئێمە چاوەڕوانێکی گەورەمان لە منداڵ هەیە کە هەموو شتێکمان بە قسە بکە پێی بڵین دانیش یەکسەردا بنیشە پێمان وت هەستێ شتێکمان بۆ بێن یەکسەر بڕوا بیکە لە کاتێکا مناڵ ئەوەی نییە و ئایا جیاوازی هەیە لە ڕەگەزەکانە بڵین ڕەگەزێک زیاتر تووشەم حاڵەتا بێت جیاواز لەوەی کە یەکێکی تریان توش ببێت بۆ ڕەگەز لە ڕاستیا زانیاری ورد و دقیق بەرچاو نەکەوتۆ بڵێن جیاوازیەک هەیە بەڵام ئەوەی کە مناڵ لەو تەمەنەیە چۆن مامەڵی لەگەڵا بکرێ بەجددی مناڵ ئێمە لەو تەمەنەیە مامەڵەیەکی لەگەڵا ئەکەین کەسێتی دروستەکەین دوجار ناکرێ شتێک بکەین کە چۆن ئەڵی تۆیەکمان چاندووە لە گەورەیەتیا ئێمە هەڵبێن ڕاستیکەینەوە ئەبێ لەم سەرەتاوە هەڵمان داوێ لەگەڵ یا بەڕاستی بڕۆین تەمەنی مناڵەتی وەک باسمان کرد زۆر حساسە هەرچی ڕەفتار و کردداری گەورەتیمان هەیە هەمووی ڕێکی لە مناڵیا هەیە بۆ نمونە کەسێکمان هەیە لە تەمەنی پێگەشتن و گەورەیە تووشی حاڵەتێکی دەرونی دیپرەشن و چۆن ئەڵی خەفەت خواردنێک ئەبێ ئەگەڕێن هۆکارێکی هیچ نییە لە مناڵیە
لە گەورەیەتیا بڵین دوای ئەگەڕێنەوە تەبیعی ئەم مناڵە بۆ نمونە لە مناڵیە ترساوە مناڵیە حاڵتێکی دەرونی بەسەر هاتو ئێستا دەرەکەوێ کاریگەرێکی لەسەری بۆیە قۆناغی مناڵی بە ئەندازەیە کاریگەرە ئەکرێ بڵین کۆی ژیانی ئێمە پەیوەندی بە و 6 بۆ 5 ساڵی سەرەتای ژیانمانەوە هەیە زۆر باش مامۆستا درۆکردنی نێوان دایک و باوک زۆر جار لەوانەیە دایک و باوک بەرچاوی مناڵەکە و درۆی بکەن یاخود یەکێکیان بڵێ درۆکەی ها ئەم شێ زۆر جار هەیە درۆ مەکە ڕاستیەکە بڵێ ئەمە زۆر جار دەوترێت لە نێوان دایک و باوکەی خۆ ئەگەر بەگاڵتەشەوە بێ یان لەسەر نان خواردنە یان لە کاتی تەلەفۆنکردن بۆ نمونە کەسێک دەیەبێتە ماڵەوە لە تەلەفۆنەکە ئەڵێ وەڵا ئێمە لە ماڵەوە نینداوای لێبوردنەکەم بۆ کاتێکی کەوەرن کە منداڵەکە ئەزانێ بۆ نم دایک و باوکەش لە ماڵەوەن ئەمەش یەکێکە لە شێوازەکانی درۆکردن بە بەرچاوی منداڵەکەەوە ئەمە تا چەند کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر منداڵەکە یاخود ئەگەر ئەمەش ئەنجامدرا تا چەند گرنگە منداڵەکە تێبگەێنێت بۆی ڕوونکەیتەوە داوای لێبوردنی لێوکەی کە ئەمە درۆی لەبەر ئەوە وتروەوە نابێت ئەمە بوترێ بەڵام ئێمە ناچاری لەبەر ئەم شتانە ئەمە بوترێت لە ڕاستیا شتێکی لە کۆمەڵگی لە هەموو کۆمەڵگەکانە بەتایبەت لەو کۆمەڵگانی کە کولتورەکەی زاڵە جەبری کۆمەڵایەتیە ئێمە هەمومان پێمان ئەی باگەر باسی ئەو حاڵتە بکەین بڵین لە ماڵین بەڵام کاتمان نییە بۆ میوانداری ئیشێکی ترمان هەیە خەڵک وازانێت تۆ لە ماڵ بووی تر تاو کاتی میوانداری لە کاتێکا ڕەنگا تۆ بۆ نمونە ئەو ڕۆژۆ تەرخان کرد بێ بە ئەوەی لەگەڵ مناڵەکەتا لەسەر ڕفتارێکی مناڵەکە قسە بکەیت لەگەڵ خێزانەکەتا لەسەر ڕفتارێکی خێزانەکە قسە بکەیت ئەم جەبرە کۆمەڵایەتی دوجار دایک و باوک ناچار ئەکا بە جۆرێک لە جۆرەکان ناڕاستی بڵێن بەڵام ئەو تێگەشتنی نییە کاتە تۆ بە یەکێک ئەڵێن کاتم نییە گومانی تیان نییە کێشەکە ئەوەیە ینی ئەو هەڵە باوانی کە هەیە بێگومان کاریگەری لەسەر پەروەردە ئەبێ کە ئێستاەکی لە حاڵتەکان ئەمەیەکە باسیەکەین لەو حاڵتانەیە تەبیعیە بێ ئەگەر مناڵەکە تەمەنێکی هەبوو سەر و 4 ساڵ بوو تەبیعیە بێت تێبگەێنرێ بەڵام خوار 4 ساڵ کێشەکە لەم تەمەنایە کە تۆ ناتوانانی بۆی ڕوونکەیتەوە ناچاریش بووی وەک ئەڵێن درۆیەکی سپی لە بەرچاوی بکەیتم بەجدی مستەڵەحێکە زۆر جار ئێمە بۆ خۆشاردنەوە بەکاریهێنین ئەگینا لە کاتێکا تۆ ناڕاستێک لە بەرچاوی مناڵەکە ئەڵی تۆ ناڕاستێکە و تۆ گومانیتیانە ئەکرێ حل بکرێ لە تەمەنێکا کە مناڵەکە تێگا بەڵام لەو تەمەنەیە کە مناڵەکە تێگا بەجدی بێ بۆ نمونە لە بەرچاوی مناڵەکە بە هیچ جۆرێک نەوترێ چکە دوجار تۆ ناتوانین ڕوونکردنەوە بە مناڵە بی وەتی بگەێنی لە حاڵەتەکە مناڵیش لە تەمەنی تقریبان 4 ساڵیەوە لە بازێک پەیوەندی کۆمەڵایەتی تێگا زانێت چۆن مامەڵە بکات چی بکات چی نەکە بۆیە تۆ لە تەمەنێکی مناڵیەوە باسی پەیوەندی کۆمەڵایەتی و هەنێک حاڵتی بۆ بکە ئەسڵ مناڵەکە تێناگا بۆیە باشترین حل ئەوەیە ئەگەر تەمەنی مناڵەکە بچووک بوو لە بەرچاوی ئەو حاڵتانە نەکرێت کاتە ئێستا با باسێک لە چارەسەر بکەین دایک و باوک پەروەردەکار هەچ کەسێک کە بەڕاستی کاری لەگەڵ منداڵایە پێویستەکە چی بکات بۆ ئەوەی ئەم درۆکردن لە منداڵە کەم بکاتەوە بەرەبەرە نەیهێڵێ و ئەم منداڵە لەسەری گەورە نەبێت وەک سەرتاش باسمان کرد ئێمە هەمومان ڕۆڵ مۆدڵین چکە مناڵ تەسەور ناکە ئێمە گەورە ینی ئێمەی گەورەکان درۆ بکەین لە ڕاستیە شتێکی بڵین ناڕاستی بێ بۆیە باشترین هەل ئەوەی خۆمان ڕاستکەینەوە هەلی دواترمان ئەوەیە مناڵەکە هانبی لەسەر ئەوەی دوجار هەرچی بێ ڕاستی کۆتایەکەی جوانە چەندێک ئازارمان بە چەندێک ناڕەحەت بین لەسەری دوجار هەر ڕاستیە کۆتایەکی جوانی هەیە و تێبگەێنین لەوەی کە بۆ نمونە تۆ شتێکی ناڕاست ئەڵی دەرەنجامەکەی زۆر خراپە دەرەنجامەکەی بۆ نمونە لانی کەم مناڵەکانی دراوسێ و متمانە و پێ ناکەنەوە من ئیتر چۆن ئەڵی وەکو دایک و باوک متمانم ئەشکێ بەرامبەر بە تۆ ڕەنگە مناڵ تەمەنێکی بچووکە لەو متمانەیە تێنەگا بەڵام دوجار کە ئێمە بۆ نمونە شتێکی ناڕاست ئەڵین مناڵەکە زۆر متمانەی ئەشکێ بەرامبەر ئێمە باش ئێستا بینەرێک سەریە ماکە ڕەنگە منداڵەکەی و گرفتەی هەبێ ئایا ئەم پرۆسەیە خێرایە خودەوە تا پێویستی بە ئارامگرتن هەیە کە ئەم دایک و باوکە کار لەسەر ئەو منداڵە بکە چکە لەسەری ڕاهاتوە ڕەنگە منداڵ کەمتر شتەکانها نەتوانی تێبگەێنی لەو تەمەنەیە پەروەردەیەکێکە لەو پرۆسانەی کە سەبرێکی زۆری ئەوێ ڕەنگە مناڵی بەڕێزێک لە تەمەنی 3 ساڵیە فێری وتنی ناڕاستی بوو بێ لە تەمەنی 6 ساڵیە تەرکیبە ینی ئەکرێ 3 ساڵ بۆ نمونە 10 ساڵ حاڵتی واشەیە زۆر درێژی خایاندووە کە دایک و باوکەکە ئیشی لەسەر کردو زۆر درێژی خایاندووە بۆیە پرۆسی پەروەردە چ وەک پەروەرشیار چ وەک دایک و باوک بێگومان پرۆسەیەکی درێژخایانی هیلاکەرە چاوەڕێ نەبن بۆ نمونە بە مناڵەکەی بڵێ ڕاستی بڵێ تاو بەیانی تر شتەکان هەمووی چوبێتەوە شوێنی خۆی پەروەردە بۆ خۆی بە تەبیعەت وایە هیلاکەرە درێژخایەنەوە
سەورێکی باشیشی ماوەستا تا چەند گرنگە دایکان و باوکان ئەو شانە و مستەڵەحانە لە مناڵ تێبگەین ینی پێناسەی بکات درۆ بریتە لەمەیانی لەم شتانەیە و ئەمە ئەگەر تۆ ئەمە بکەی ئەمە خراپەکانێتی و نابێت بیکەی و لە هەمان کاتیشە ڕازگۆیەکەی بۆ ڕوونکەیتەوە لای خۆشەویستکەی کە تۆ ئەگەر ڕازگۆبی هەم لە جانبی دینیشەوەتی بگەێنێت کە ئەمە حرامەوە نابێت وە تۆ هەر لە منداڵی و ڕایبێنی کە ئەمە لە ئاینەکە تاکە تۆ ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە ڕێگە پێدراو نیەواتە وا ڕایبێنیت کە بەردەوام ڕازگۆ بێت و ڕازگۆی لا خۆشەویست بێت و بەردەوامی لەسەرەوەی کە هەمیشە و بەردەوام درۆ نەکات. بێگومان چارەسەرەکان هەم بەردەوامی ئەوێ هەم دووبارەکردنەوەی زۆری ئەوێ بنمونە هۆ ئەنجامەکە کە باسمان کرد ئەوێ بەردەوام بە مناڵەکە بڵیتەوە ڕۆژانە ڕەنگە پێویست کاتە جار بە مناڵە بڵێ ئەگەر بیەیەکی خراپی هەبێ بەردەوام بەولایە بەرێکە ئەم مناڵە ناڕاستی بڵێ شتێک بڵێ دوور بێ لە واقعەوە بۆیە بەردەوام دووبارەکردنەوەی ئەوێ بەردەوام تی بگەێنیتەوە مستەڵەحەکانی بۆ ڕوون بکەیتەوە ڕەنگە ئەسڵا مناڵ تێنەگالەوەی درۆکردن چییە نەزانێت چییە شتێک ئەڵێ لە خەیاڵی خۆیان هەیە وازانێ ئەمە لە واقعیشات تقریبەن ئەکرێ ینی طبیعیە لە واقعیشە ئەم شتەی ئەو ئێڵێ بکرێ بەڵام ئەبێ بۆی ڕوونکەیتەوە طبیعی لە دوای ئەو کاتانەوەی کە مناڵ دەست بە قسەکردن ئەکا چۆن ئەڵی توانای وەرگرتنیشی زۆر زیاترە بێ هەرچەند مناڵ پێشترێژ هەر توانای وەرگرتنی هەبووە کە ئەکەوێتە قسەکردن دنیای کوشەی وەرگرتووە کە ئێستا داتەوە بە ئێمە بەڵام کاکەوێتە قسەکردن طبیعیە توانی گفتوگۆی لەگەڵا بکەی دانیشی بازێک وردەکاری هەیە بۆی ڕوونکەیتەوە بە پێی تەمەنەکە چکە تا تەمەنی مناڵتر بێتەوە بێ بە ئاستێکی سادەتر چۆن ئەڵی سەتحیتر قسەی لەگەڵا بکەی ئەوەی کە زۆر گرنگە بەردەوام ئەوەی کە ڕاستیە باش پیشانی مناڵ بدرێ بۆ نمونە کەسێک کە ڕاستی وتووە تۆ نەی لە عیلەکە تا بە جۆرێک باسی بکەی وڵێ کورەوەڵا زەرری لە خۆیدا ڕاستی وت تاوا مناڵەکە تێئەگا بە قسەی تۆ کە من ڕاستی بڵێم زەرەکە شتێکی کۆماوە بیڵێ وەڵاوتم وەکو دوا پرسیار ئەگەر زۆر بە کورتی بڵین زۆر جارێک باوکان هەستیارێکی زۆریان بۆ دروست ئەدە سەبارەت بە منداڵەکانیان بە شێوازێک کە ڕەنگە ئەمە بێتە هۆی توندیەک بۆ منداڵەکە لە ترسی ئەوی کە منداڵە تووشی درۆکردن نەبێ ڕێنمایی ئەخیرت ئەگەر بۆ دایک باوکان و بۆ پەروەردەکاران لێرە بگەێنی کە چۆن ئەم ماڵەیەکن لە منداڵ ئاتن بۆ لە پەروەردەکردنا ئێمە شتێکمان هەیە پێوترێ باڵانسی پەروەردەی مناڵەکە نەبێ ئەمەە ئەوەنە دەستی بۆ شل بکرێتەوە بزانێ هەموو شتێک تاڵ ئاساییە نە ئەوەنەش زەختی لەسەر دروست بکرێەوە بزانێ هەرچی بڵێ هەڵەیە ئەم باڵانس دروستکردن ڕەنگە ئێمە بە قسە ئێستا بڵین ئاسان بێ بەڵام لە طبیعەتی مناڵێک بۆ مناڵێکی تر لە طبیعەتی دایک و باوکێک بۆ مناڵەکە هەموو ئەوانە ئەگۆڕێ دوجار ئەو باڵانسە پەروەردەیە زۆر گرنگە دایک و باوک دروستی بکاوە لێ تێگەشتن هەبێت لە نێوان دایک و باوک و مناڵەکە دایک و باوکە لە طبیعەتی مناڵەکە تێبگاتەران مامۆستاش زۆر زەرورە لە طبیعەتی تەلەبەکان و خوێندکارەکانی تێبگا بۆ ئەوەی چۆن ئەڵی بە جۆری کەسێتی مناڵەکە مامەڵی لەگەڵا بکات چکە دوجار دنیایەک جۆری کەسێتیمان هەیە کە زۆر بەرفراوانن ئێستا مەجال نییە باش بکرێ دنیایەک جۆری زیرەکیمان هەیە بۆ نمونە ئێستاڵێن 8 جۆر زیرەکی بۆ 15 جۆر زیرەکیمان هەیە زیرەکی و جۆری کەسێتەکان بەپێی ئەو جۆرانە بێ مامەڵەیان لەگەڵا بکرێت زۆر باشە ئێمە دەرفەتمان نەما زۆر سپاس بۆ خاتون نزام محەممەد ڕاهێنەری پەروەردەی سپاس بۆ مەلازان و خۆشەویستان میتێکمان هەیە لەبارەی پێگەشتنی کاڵک کە بابزانم ئێستا هاوکارمان ڕێناز ئامادەچینە لای و بابەتی کە باز لە پێگەشتنی کاڵەکە بەڵام سەرتا دەچمە لای ڕێنازانی ڕێناز زانیاریەکان چین لە ڕانیە ڕێناز سڵی خوا لەبێت دوایین زانیاری چالاکی چییە لە شاری ڕانی و دەوروبەری بەڵێ سڵاوی خواتان لێبێت دیارە لە سنووری لا دەڤەری ڕاپەڕین دەمەوێت باز لە بکەم کار و چالێشێک لێستا لە ئەنجام دەدرێت ئەوەی لە پژمرەوە دیارە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە خێڕانیە خولێکی یەک ڕۆژەیان بۆ بەشێک لە مامۆستایانی پێشەنگ لە سنووری ئەنجومەنەکەیاندا کردوێتەوە تایدا خولەکە یەک ڕۆژ دەخەیانێت کاژمێر 8 و دەستی پێ کردەوە وا بڕیارە تاوەکو 5 ئێوارە بەردەوام بێت کە تایدا کۆمەڵێک لە مامۆستا و دکتۆرانی شارازا تایدا خولەکە دەڵێنەوە بۆ بەشێک لە مامۆستایانی پێشەنگ ئەوەی دەبین لە پژمنەوە لە ئێستادا خولەکە دەستی پێکردووە من دەمەوێت بەڕێوبەری خولەکە کە لێرە ئامادەیە مامۆستا عەبدوڵڵا کە بێتە ئێرە سوپاس دەکەم ئەگە پێمان بڵێ ئێوە ئاماستان چییە لە سازکردنی ئەو خولەیەک ڕۆژە بەڵێ ئێمە وەکو لە قەڕانیەی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ 19 حەوت
هەساین بەکردنەوەی خولێک بۆ مامەسانی دەڤەرەکە دیارەکە دەڵێن دەڤەرەکە سونەری پشدەروبی توێن دەگرێتەوە واتەڕانیا حازیاوە سەر و چاوە ئەمەنجی ئێمە بەهێزکردنی مامەسایەنە ئاگاداری گۆڕانکاریەکانی سەردەم بن و بەهێزکردنی مامەسایەنە ئەو گۆڕانکارانەی کە ڕوودەدا دیارە لە خولەکەیدا مامەسانی سەرەتایی ئامادەیی بنەڕەتی تێدا بەشدارن ڕژەکەشان نزیکەی تا 50 مامەستا دەبێت ئەوانەی کە بەشداری خولەکەیان کردووە چێن دیارە کۆمەڵێک مامەسای شارەزا دکتۆری زانکۆ مامەسای بەتوانان بەشدار بوون بۆ هێزکردنی توانای مامەسایان دیارە خولەکەشمان شەشوانی تێدایە لە بەیانەوە تا ئێوەرە دەخایەنێ و هەروانێش 50 دقە دەخایەنێ و دیارە ئێمە بەڕاستی ئامانجمانە خزمەت بە کۆمەڵگا بکەین خزمەت بە خوێندکاران بکەین بەتایبەت لەو بارودۆخەیدا کە خوێندکاری تێدانا ئومێد کراوە بەهۆی بارودۆخی حکوومەتەوەبانی شارینەوە کە ساڵانە بایکۆ دەکرێ و مامەسایان لە ڕووی دەروونەوە بەڕاستی ماندوون خوێندکاران ماندوون و کۆمەڵگایش بە هەمانە شێوە ماندوویە ئێمە دەمانەوێت لەو خولێدا بەڕاستی ئومێد بە مامەسا ببەخشینەوە و ئومێد بە خوێندکار ببەخشینەوە کە خوێندکار هەوڵی نمرەی بەرزدا دیارە ئەمەنجی ئێمە زیاتر خزمەتکردنە بە چینی خوێندکار و چینی مامەستاش ئەگەر پێم بڵێ ئێوە دەتانەوێت کار لەسەرەوە بکەن متمانە بژێرنەوە دیارە لایەن بەشێک لە خوێندکاران و قوتابیان و مامۆستایان بەشێک لە بێمتمانەی دروست بووە ئێوە کار لەسەرەوە دەکەن کە ئەو متمانەی بگەڕێنەوە بەڵێ بەدڵنیایەوە ئەو ئامانجی ئێمەیە ئامانجی سەرەکی ئێمەیە کە بەڕاستی هەم کۆمەڵگا کە دەڵێن کۆمەڵگا کە سوگاری خوێندکار و خودی خوێندکاریش لە ڕووی دەروونەوە ئامادەی تێدا بێ و بە هەمان شێوە ئارام بێ و ئومێدیشی بە خوێندنەکەی هەبێ کە لە مستەقبەل لە داهاتوودا بەڕاستی وەکو دەڵێ کە بڵێ تاعین بوون نییە یاخود گوێبەوەی نادرێت دەمانەوێت ئەو بەڕاستی لە دڵ و دەروونی خوێندکار لابەرین هەدەفی خوێندکار زیاتر ئەوە بێ خوێندنەکەی تەواو بکە بڕوانامەیەک وەربگرێ و دواتریش خزمەت بکە تەنها خزمەتەکەی لەوەیدا نەمێنێتەوە کە تەنها تاعین دەبێ بۆیە بەدڵنیاییەوە ئێمە هەوڵی ئەوەی دەدەین زۆر سواس مامۆستا عەبدوڵڵا بەڕێوەبەری خولەکە بوو دیارە دەمەوێت ئاماژە بۆ بدەم دیارە ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ لا سنووری ئیداری ڕاپەڕینی ساڵانە ئەو کار و چالاشانە ئەنجام دەدات بۆ بەهێزکردنی وەکو مامۆستا باسی کرد بۆ بەهێزکردنی توانای مامۆستایانی پێشەنگ بەڵێ دەگەڕێمە لایەوە زۆر سپاس بۆ پامنێرمان ڕێنازەر سەلال لە ڕانیەوە ئازیزانم ڤیدیۆکمان ئامادەیە ڤیدیۆکەش لابەری مەرگێ و وەرزی ئەوەیە کە کاڵک بخورێت و هاوڵاتیان لەوێ سەرقاڵەوە ڤیدیۆکمان هەیە سەبارەت بۆ بێکەوە بینەرەوە بین هەر بگوێ دانیە بابە بە نۆ خەڕنەوە بکۆ زۆر ماندوو بەس سپاسی خوا دەکەم لەسەر ئەو ماندوێ سپاس دەکەم خواژێن ئەوە ئاراق نییە ئەوە شەرەفە ئەوە کەرامەتە ئەوە عێزەتە ئەو تازە بە کەس سەرێ کەس نایە خوا سپاس دەکەم خۆیە خوا سپاس دەکەم محداج کەسم نەکەی خۆیە خوا مەمنونی تۆم خۆیە خوا لەو حەزە ڕقیەوەت بۆم هێنا خوا سپاس دەکەم خۆیە بسم الله الرحمن الرحيم سرتا بناي اخوي من عثمان عاجز فارم خلشي گوندی مەمەنداوم لە 93 دوای انتفاضەی کە هاتوون ماڵمان لە عاجاب هاتمەوە ئێرەکانە لەو کاتەیەوە هەر خەریکی فەلاعەتێم گەنمە و نۆکە و کاڵەکە و بێستانە و پایز و پایزانش کە بەعردەخشەتەوە دەکەین بەهاران دەکەین سەرەتای مانگی چوار دەزەکەن بە بێستانکردنێ کاڵک بە دوو مانگان دەگا بیزەبێت بە دوو مانگ و دە ڕۆژ دوو مانگ و هەفتەیەکی کاڵک دەگا بۆ کاتەی دەخوای بەزیادە بەرومەکەمان خراپ نییە تا عادێک بەس ئەو دوسە ساڵە بەهۆی ئیشکە ساڵیەوە بەحقەت ئەو بڕینێنی ئەو برشتەی ساڵە نیە ساڵن ئەمە سێ پیکاپچار بکام لێ دەکردنەوەنێ ئێستا بەعاڵ ئەو پیکابێ پێ بوو ئەوش وەڵای کاڵەکەشم جوان نیە بۆ شێوەی جەو سوڕاوە جەو گۆڕاوە ئیدی خوای گەوراوە ڕستقی ئەوا لێ کردوون ژیانی من لەسەر ئەو شتانە ئێستا کاڵەکە و بێستانە و گەنمە و جۆیە و ئەوە دەکەم
ئادە دەپرۆشتم مشتێکم لە هەولێرێ ئەمە دواسێ ساڵە لێ ڕابۆم دێ بۆ من دەنا خەڵکەم و دامباتە بەردەکۆسی مەلۆ من چعلوێک لە بەردەکۆسییا لێوە دافرۆشن بەسە من لەسەر عەرزیە برادری خۆمە خۆشم دەوێ پێم خۆشی سەوادێکی لێ بکاتە دەستی کاکە وشار لەکوێ برادە گرجان وەڵا دەنا کاکە وشار ئەمە دێم کردوونەوانێ ئەمنەوە دێم کردن حاسی لەسەر تۆ ڕاوەستاوم دەوەرە بە قوربە دەوەرە چاوی چاوم ئیمە چاوەێتن عرتیکی داوە ئەما ساڵان بە حقەت چووکن ژانمان دەست ئەما تیکەمان پڕ دەکرد ئەو تیکە ئەوە بخ دەنگەن باو باپیام داوە باینەستە ناو عەرزەکەجا بێسارەکە بەسەر نەدەچوو قەناعەتم پێ بکە کە چوون بۆ جووتی پاییز یە کاڵەکەم خواردووە کاڵم خواردو ئێستا سبحانەڵڵا دەش و پاسوان بدر بڕناکە بۆ هۆکارەکەی چێکە هۆکارەکەی وشکە ساڵە جێوی ئاسمانێ کاکە ئیشکە ساڵیە دەبێت ئەو تیکەی پڕکەوانێ ئەوە پڕمان دەکردەوە ساڵان ئێستا هەر نایێنێ ناویشی وەڵام من لە هەولێرەوە هاتووم ئەوە تقریبا 6 ساڵێکە بێ مشتری ئەو پیاوەم ئەو کاڵەکە لێر ڕادەیبەم بۆ هەولێر لە هەولێر ئەو ئەم شەو هەتا سەعات 12 شەو لێ دەفرۆشم شتێکی لێ ئەمێنێتەوە بۆ بەیانی ڕۆژ ناڕۆژێک بۆی دێم هەموو ڕۆژێکیش ناکرێ بێ بنزینەکە گرانە و بەڕاستی ژیانەکەش تۆزە سەقەت بووە کاڵەکەش کەمە هەموو ڕۆژێک نییە هەموو ڕۆژێک باری تەواو نابێ ئێستا ئەوە کاڵێکی دوو بێستانە بە دوو بێستانە یا لەو بارە تەواو دەبێ ئەوش بەدڵی من تەواو نابێ ها من حەزم لێ بارەکەی چەند بەرز بێت چەند زۆر بێ هێشتا کەمە کاوسمانش بیاوێت چاکە و جاروبار لێمان تووڕابێ جاروبار تووڕابێ ئەڵێ سەعات ئەوەندە لێرە نەبی یەک کاڵەکت نادەمێ یەک کاڵک بەڕاستی ڕستێکی جوانێنی دەستی خۆش بێت کەش و هەوایەکە زۆر زۆر لەبارە بۆ خاستان بۆ هەموو زەرحاتێک بۆ ترۆزی بۆ کاڵک ئێمە لێرەکانە کە دەهێنین ئێرەکانە ئەبم خزمانەی دەفرۆشین ئەم خزمانە یەکێک لە کەرکووکەوەیە و یەک لە سلێمانیەوە یەک لە دیانەوە دێ و یەک لە خەلیفانەوە دێ و یەک لە قەڵازەوە دێ و ئەمە لێرە هینەکانی خۆمان ساغ دەکەنەوە ئیفرۆشین ئەوانی ئەو بەری وەرکرد باشە دووبارە سڵاوتان لەوێت ئازان و خۆشەویستان لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە هەماهەنگی شعر و عیرفان دەکەین زانین ئەم دوو بابەتە تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە دەزانین کە عاریفان و ئەو کەسانی کە بەردەوام لە عیرفاندان پەیوەندیکی تۆکمیان هەیە لەگەڵ خۆی باڵادەست وە دڵ و دەروون و ڕۆحیان هەمیشە بەردەوام وابەستەیە بە عەقیدە و بە خۆی باڵادەستەوە بزانین لەم نێوەندەدا شعر چ ڕۆڵێکی کاریگەری دەبێت لە بەردەوامیدانیان بەو عیرفانەتی هەیەنەوە زیاتر جۆش و خرۆش بات بە دڵ و دەروونیان وە زیاتر پابند بە عیبادەت و پەرستشەکانیان ئایا شعر لەم ڕێگەیەوە ڕێگایەک دەبێت بۆی کە زیاتر پەرستی زیاتر ئەنجامدەن گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شەریف وەرزێر شاعیر مامۆستا گیان زۆر بەخێر بێ مامۆستا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە مامۆستا دەزانین کە شعر لە چەندین بواری جۆراجۆردا بوونی هەیە و وجودی هەیە یەکێک لەو بابەتانش کە بەردەوام وجودی هەیە و زیاتر گەشەی پێ دەدرێت بابەتی عیرفانیەتەوە عاریفان بەردەوام هەر لە دێر زەمان و گرنگیان بە شعرداوە زۆر جار ئەوەی لە ناخ و دڵ و دەرونیانە بەرامبەر بە خۆی باڵادەست هاتوون لە دێڕە شعرەکانیان داخستویانەتە ڕوو ئەمە تا چەند لە لای عاریفان و گرنگی پێدراوە هەماهەنگی هەیە لە نێوان شعر و عیرفاندا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوا لە بەڕێستان لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆ بەخێر بێ
سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە دیارە مرۆڤ ئەو کائینەیە یا ئەو بوونەوەرەیە کە هەم پەیوەستە بەخۆیەوە هەم پەیوەستە بە دەوروبەریەوە چۆن مامەڵە لەگەڵ خۆتدا دەکەی لەگەڵ دەروونی خۆتداوە چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەردا دەکەی هەڵوێستە لە بەرامبەر دەوروبەردا چیە یاخود ڕەوشت و ئەخلاقت لەگەڵ خۆ و لەگەڵ دەوروبەردا چیە ڕاستەکەی مرۆڤ خوای گەورە وای بنیات ناوە لە دەرونیدا تۆوی چاکە و خراپە نێژراوە هەم دەتوانێت چاکە لە خۆیدا بچێنێ و لە دەرەوەی خۆشی چاکە بەرهەم بێنێ هەم دەتوانێت پێچەوانەوە ماڵی خۆشی و ماڵی خەڵک و دەوروبەریشی وێران کات لە ڕاستیدا وەکو خوای گەورە کە دەفەرمێ وەنەفسی وەما سەواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها خوای گەورە لێرە سوێن دەخوا بە کۆمەڵێک شتوو لە پاڵواندا بە نەفس کە بە دروستکەرەکەی کە لە دەرونی ئینساندا تۆوی چاکە و خراپەی چاندووە و هەر کەسێک پەرە بە چاکە و بە پاککردنەوەی دەروون بدات لە ذاتی خۆیدا سەرفرازەوە ئەوەی کەش ماڵوێرانە خوا پەناماندات بە هەمان شێوە بۆ دەرەوەی خۆشی کاردانەوەی هەیە چونکە مرۆڤ ئەوەی کە لە دەرونی دایە هەمان شت دەتوانێت ڕنگدانەوەی پێ بکات لە دەرەوەی خۆیدا کە ئەگەر بیشی ئەگەر گزارشتی لێ بکات کە ئەگەر بیشی شارێتەوە وەکەوەی کە لە ئیسلامدا بە کەسێکی دوور و ئەژمار دەکرێت سەرنجام هەر دەردەکەوێ و یەومەتوب لە سەڕائیر وەکو خوای گەورە دەفەرمێت ئەو پاک پیسە هەر لێک زیاد دەکرێتەوە یا خوای گەورە دەفەرمێ فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجنة هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى بهمان شێوە تۆ دوو بوار هەیە کە تێدا ڕوبەڕووبوونەوەت هەیە تۆیدا دەرفەتی کار و کۆشت و هەوڵدانت هەیە کە بریتێت لە خۆت و لە دەرەوەی خۆت بۆیە لە ڕاستیدا ئینسان تا ماڵی خۆی ئاوەدان نکاتەوە تا خۆی ڕووناک و دەوروبەری خۆی ڕووناک نکاتەوە ناتوانێت ئەو نەفع و سود و کەڵکە بە دەرەوەی خۆشی بگەیەنێت تەنانەت زۆڵم و ستەم کە شتێکی حاشا لێکراوە شتێکی بێزراوە لای خۆی پەروەردگارەوە لە ئیسلامدا و لە سروشتی پاچی ئینساندا کە تۆ هیچ وەعیەک و ڕاستپاردەیەکی خودایشت بۆنێ لە ذاتی خۆتدا تۆ دەزانی کە چاک و خراپەت چیەوە هەموو شتێکی ستەمکاری ڕەت دەکەیەوە بە هەمان شێوە تۆ کە کار لەسەر دەرونی خۆت دەکەیت ناتەوێستەم لە خۆت بکەی لە خودی خۆت بکەی وەکوخوای گەورەکە دەفەرمێ وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون ئێمە ستەمان لێ نەکردووە بەڵکو خۆیان ستەمیان لە خۆیان کردووە بۆی تۆ ستەمکار نەبی دەرحەق بە ذاتی خۆت بە خودی خۆت پێویستە چ بکەی پێویستە دەرونی خۆت بژارکەی لە کردەوە خراپەکان بە کردەوە جوانەکان بیڕازێنیەوە بۆچی بۆی تۆ لە دەرەوەی خۆشت هەمان شێوە کە زوڵمت لە خۆت قبول نییە معنا زوڵمت لە دەرەوەی خۆشت قبول نییە دش بەستەم و ستەمکاری لە دەرەوەی خۆشت دەوەستیەوە نەخۆت بیکەی لە دەوروبەریشت قبول تا چۆن دەڵێیانی تەسلیمی زوڵم بی یاخۆت زەمینەی دڵ و دەرونی خۆت فراهەمکەی بۆ ستەمکاری و خراپەکاری هەروەها ڕازیش نی بە واقعەیە کە لە دەرەوەی خۆتەوە زەمینەیەکەیە کە ستەمکاری تێدا چێنراوە و تێدا گەشە دەکات بە کۆکاتی تۆ ڕوبەڕووبوونەوە هەڵدەبژێری هەم لەگەڵ خۆتی خۆت و ذاتی خۆتدا هەم لەگەڵ دەرەوەی خۆتدا بۆیە شیعریش کە بردیە لە قسە لە دەربڕینی هەست و نەست لە هەڵوێستێک بە شێوازێکی ئەدەبی جوان جیا لە قسەی ئاسایی و سەرپێیی تۆ دەی کار لەسەر دەرونی خۆت دەکەی تۆ دەرک بەوە دەکەی کە پێویستە لە خۆتەوە دەست پێ بکەی هەنگاوی یەکەم برتیە لە خۆت وەکو خوای گەورەکە دەفەرمێت عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم خۆتان کە خۆت تیار کرد خۆت چەکدار کرد بە سیفەتە بەرزەکان بە هێز و وزەی ڕوبەڕووبوونەوەی هێزی شەڕی ناوخۆی و دەرەوە دەتوانی بەرەنگاری بکەیت دەتوانی بربەرەکانی بکەیت دەتوانی دامەزرا و چەسپا و دامەزراوبی نەلەخشەی نەدۆڕێ و نەلەرزی کە ئەوەت پێ نەبوو ئەو توێشوێت پێ نەبوو بۆ ڕێگای برنی ڕێگا ناتوانین ڕێبوارێکی سەرڕازبی ناتوانین ڕێبارێکی کە هەنگاوەکانت دروست بن و ناتوانین لەگەڵ خۆشتدا لەگەڵ
خوددادا و لەگەڵ خەڵکدا سادق و ڕازگۆبی بۆ منی شۆک و کەسێک کە لە بواری شێعرداوە دەست دەبزێوم و شتێک دەنووسم ڕاستیەکەی ئەوەم بەلاوە گرنگ بۆ هەمیشەکە سەنگەری یەکەم ئینسان لە دەرونی خۆی بیگرێت زمانیش وەکو زانان دەفەرمونون کەوسکی منزەڵی دڵ و دەروون و سینەیە تۆ ئەوە دەڵێی کە لە دڵ و دەرووندا بێ و ئەوەی کە بریتی بە لە چاو بەستەچی و ناڕاستی کوردەواری خۆمان دەڵێ حاشای مەجلیس و بەڕێستان مەیدانی درۆ کورتە هەر ڕوون دەبێتەوە لێرەش نا لە دنیا لە دوا ڕۆژ ئێمە کەڵەپیاوی گەورەمان هەبووە شاعیرانی وەکو مەولەوی و مەحوێ و نالی و کۆمەڵک شاعری باشمان هەبووە کە تا چنێک ئەم عیرفانیەتە ئەم خواناسیە لە شعرەکانی ئەوانان ڕەنگیانیاوەتەوە بە شێوەیەکی دیار ئەو هەماهەنگیە هەیە بە شێوەیەکی بەرچاو هەیە کە کاتێک ئەم شعرانە بخەین تۆ یەکسەر هەست بە و خۆشەویستیە بکەی بە و خواناسیە بکەی کە ئەمان لە شعرەکانیان نووسیانە وەک باسم کرد ئەو ئاوردانەوە لە خۆ لەگەڵ خۆدا خەریک بوون و بە خۆدا شۆڕ بوونەوەیە ڕاستیەکەی کاری هەر مرۆڤێکە بیکات هەر کەس نیکە ستەم لە خۆی دەکات شاعیرانی پێشووی کوردەواری خۆشمان ئەو کەڵە شاعیرانە کە زۆربەی هەر زۆریان زانایان و مامۆستایان بوون و خەڵکی کەسانی دڵبێدار بوون هۆشیار بوون دڵیان پەیوەست بە خودداوە بە وەحیەوە حەز دەکەی کە زۆر جوان تعبیریان لەو حاڵەتە دەرونی و عیرفانیە داوەتەوە و سەرکۆنی نەفسی خۆیان کردووە خۆ من کە دەتوانم هەندێک نمونە لەو بارەوە بۆ بەڕێستان و بینەران ئاماژە پێ بدەم بۆ نمونە کەسێکی وەکو مەلا مستەفای سەفوات لە شعرێکدا دەڵێ ئەی نەفسی پیسی دەنی غەرقی مەناهی سەرتا بە کەمەر تا بە قەدەم غەرقی گوناهی ئەی پڕ لە هەوا و هەوەس و عوجب و جەهالەت خاڵی لە خضوع و لە خشوع و لە فەتانەت مەحوە هەموو زەڕاتی وجودت لە شەقاوەت بێزاد و لە پێکەوتە و دەرکەوتووی ڕاهی یاخود مەحوی دەڵێ ئەسیر و سەیدی قەیدی کەید و شەیدی نەفسی ئەممارەم لە دەست ئەممارە بە چارە چییە چارەم خوددا چارەم تا دەگاتەوەی کە دەڵێ نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارەم تۆ تەماشاکە چۆن حاڵی بووە یعنی لە شەیتان خراپتر لە دەوران و ڕۆژگار کاریگەری خەڵکی خراپ ئەوانە لە خزمانی خراپتر برتێ لە چی لە خودی خۆی نەفسی خۆی حاجی خادری کۆیش لە دێڕشعرێکدا دەڵێ لە تووشی خۆم بوو یعنی لە خراپی خۆم بوو هەرچی تووشی خۆم بوو لە دەستی خۆیەتی حاجی شکاتی یعنی حاجی لە دەست خۆی شکات و شەکوای هەیە بەدەست خۆیەوە جیرۆدەیە بەدەست خۆیەوە گرفتارە نە بەدەست شەیتان و چۆن دەڵێ دەوروبەر و خراپ ئەوانەوە یا نالی لە شعرێکی دوور و درێژدا کە دەڵێ ئەلا ئەی نەفسی بووم ئاسا هەتاکەی حرسی وێرانە لەگەڵ ئەم عاشق بازانە بڕوە بازانە ئازانە یعنی ئەو شاعیرە بەڕێزانە جوان لە حەقیقەتە گەیشتوون ئەو شعرانی کە ئاماژەت پێکرد ینی ئەوە بەدی دەکرێت کە زۆر لە شاعیران سەرزەنشتی نەفسی خۆیانیان کردووە ینی بۆ لێپرسینەوەیان لە نەفسی خۆیانیان کردووە ئەمە تا چەند لە عاریفان و عیرفاندابوونی هەیە کە زاڵبی بەسەر نەفسی خۆدا دەتوانیت بە دەربڕینێکی جیاوازتر بیخیتە سەر کاغەز و ئەوەی کە لە نەفسدا هەیە یاخود زاڵبوونی و نەفسی کاتە بیخیتە شعر و دوجار ئەو شعرەش کە ئەینووسیت لەوانەیە بۆ ئەو عاریفە کاریگەریکی زۆری هەبێت کە دڵ و دەرونی ئارام بێتەوە و پێداچوونەی بە نەفسی خۆی داوکەوە دوجاریش کەسێک کە بیخوێنێتەوە دەزانێت کە ئەمە لە ناخی دڵی کەسێکەوە نووسراوە کە ڕازگویانە نووسراوە وەڵام من وەک ئاماژەم پێدا هەنگاوی یەکەم برتێ لە ئاوردانەوە لە خۆ هەر کەس ئەو هەنگاوە نەنێ ستەمی لە خۆ کردووە هەڵەی کردووە هەڵەن گوتووە یعنی چۆن دەڵێ خۆی لەبیر کردووە لە دەرەوەی خۆی چۆن دەڵێ هەڵوەدایە لە دەرەوەی خۆی لە سەحرایەکدا کە خۆی لە بیرسۆتەوە دەڵێ قسەیەکەیە مەلای مەشهوور سواری گوێ درێژە شتێک بووە کۆمەڵێک هینی پێ بوون ژماردوونی
هەمیش کەمتر بۆ لەوەی کە پێی بوون ئەوەی لە برسۆتەوە کە بخۆشی سوارێکێکیان بووە خۆی لە برسۆتەوە ئەوی خۆ لە بیرسونەوەی گرفتارێکی گەورەیە کارەساتە شاعران و عاریفانی حەقیقی ڕێبوارانی ڕێگای سەرڕاستی عیرفان و ئەدەبی ڕاستەقینە ڕاستەکەی ناکرێ و نابێت خۆیان لە بیرچێتەوە بە خۆیاندا شۆڕ نەبنەوە ئەوڕ لە خۆیان نەدەنەوە. مامۆستا بۆ پێکە بەڕێستا خۆتان شاعرن و شعری ئەنووسن هیچ لەو بوارەوە ئێوە شارتان نووسیوە گەر نمونەیەکمان پێشکەشکەن پێمان خۆشە شعری خۆش تیتیابێک کە هەر سەبارەت بێ بۆ خۆشەویستێکە عاریفان هەیان بۆ خۆی گەورە. وەڵام من هەمن لەو بارەوە کەم و زۆر کۆن و نوێ با شعرێکی 1990 بخوێنمەوە کە پێش ڕاپەڕین نووسیمە لەبەر کەمڕەی گوناه و زۆری تاوان. کەمڕا یعنی پیسی و خراپەیە کە زۆر دەکەوێتە سەرێک و قەبار دەگرێ پێی دەوترێت کەمڕا. لەبەر کەمڕەی گوناه و زۆری تاوان دڵۆپێک ئاو نییە و نایە لە چاوان. دڵم وەک بەردی ڕەقسی نەم سەراپا بۆ گەنە و پیس بەوێنەی گۆ لە ئاوان. وڕێنە و دنە و خەیاڵاتی خاڵی دەرونیاندا تەپاندوم وەک کەلاوان. بە تاوانی زمان و بیر و سینا بڕاوە ڕەونەقی ڕۆح و هەناوان. ئەو پارچە گۆشتە گسکەی پێی دەڵێن دڵ ڕەش و شینە وەکو ئاوی زراوان. ڕەشی چی وای بە ئەندازەیەکی خەستە کەمێکی ڕەش دەکا کۆڵێک پەراوان. لە ژێرباری قورسی تاوان و خەتا چەماوە دڵ بە وێنەی پشت چەماوان. سەڵا لە نەفس و دڵێکی ئاوا پیس کە بۆ شەیتان بوونە هێلانە و پاوان. چ شەیتانێک هەر لە ڕۆژی بەرێوە بەداوا دەوری داوە دڵ بە داوان. خواردوویە سوێند بە زاتی خوا کەلادا لە ڕێگەی ڕاست بە غەیری لێبڕاوان. دەسا خوایە پەناو هانامان بۆ تۆ لە تاوان کە تاوان ئێمەیان تاوان. چەپاڵەندەی خودایە تۆ لە دۆزەخ کەوا دۆزەخ نەبێتە شوێن و ماوان. قسەکان خۆش بە ماوەستا زۆر جار کەسانی گەن کە لە جانبی دینیشەوە مولتەزی من کەسانێکن کە بەردەوام عیبادەت و پەرستشەکەن بەڵام بە شوازی لە شوازەکان لەگەڵ ئەم ڕێگەیانی یعنی پێیان وایە کە نا شعر ئەو حقەتی کە لە ناختا هەیە دەری ناخات پێ دوان نییە تۆ ئەو کەسانی کە لە ڕابردوشدا هەبوون و ئەو شاعرانی کە ئێستاژەن لە بابەتی عیرفانێت و عاریفاندا شعر دەنووسن ینی هەڵقوڵای ناخی خۆیانە مەسەلەن زۆر جار شعرێکی عیرفانی دەخوێنیتەوە کە ئەزانی هەستەکەی ئەم شعر ئەگاتە دڵ هەستەکەی دڵ و دەروون پێ ئارام دەبێتەوە. زۆر جار هەنێ شعر هەیە کە ینی ناحی دینی و ئیمانی زیاتر بەهێزتر دەبێت پێ دوانێ مەش قاڵبێکی تایبەتی خۆی هەیەوە ناکرێت ینی مەسەلەن تۆ بە هەموو شازت جایەتی بکە یاخود پەرایەزی بخەیت. ڕاستەکەی بەڕێز ئاماژت پێدا کە تۆ شتێک بنووسی و لە خۆت وانە بی یعنی و کارەساتە گەورەکەیە لە ڕاستیدا بە خۆدا شۆڕ بنەوە بەوەی کە تۆ لەگەڵ خۆت ڕاست بی پێش هەموو کەس لەگەڵ خۆ سادەق بی. دەکرێت ئینسان فێڵ کات و خۆی گەورە لە قورآنی پیرۆزدا بە لەباسی منافقین و ئەوانە باز دەکات کە دانێ فێڵ لە خوا بکەن بەڵام لە ڕاستیدا فێڵ لە خۆیان دەکەن ئینسان خۆی دەخەڵەتێنێت. دەوێت فێڵ لە کۆمەڵگاکە بەڵام لە ڕاستیدا خۆی دەخەڵەتێنێت. ئەمە یعنی ئەوە بە خۆدا شۆڕبوونەوە و عیرفان و شیعری عیرفانی ئەوەیە کە تۆ لەو خۆخ پیس و نالەبارەت دەرباز دەکات. تۆ ناڵێ جیرۆدەی ئەوە بی کاتێک کە جیرۆدەی ئەوە بوو جەخۆ دەکرێت قەسە قورئانیش بخوێنێ قورئانیشی لەبەر بێ نوێشکەریش بێت نوێش خوێنیش بێت ڕۆژ و گوریش بێت حەجیش کا بەڵام تەماشا دەکەی کە لەگەڵ خۆیدا ڕاست ناکات لەگەڵ پەیامەکەیدا ڕاست ناکات. یعنی کەواتە دەکرێت بڵێ شتێکی نووسیوە شتێکی بێناوەرۆک. هینە شعرێکی فارسی هەیە عیبادەت بە ئیخلاسی نیەتنی کوست وەگەر نەچ ئاوە زیبایە مەغزێ پوست ئەگەر جوز بێ حەقمی ڕەوەت جادات دەر ئاوتەش فشانن سوجادات. عیبادەت و خواپەرستی بە کاکڵ و نێوڕۆکۆ جوانە دەنا گوێزێکی بێ کاکڵ و نێوڕۆک شتێکی پوست بای فرسێکە هیچ ناکات. عیبادەت بە کاکڵ و نێوڕۆک و ئیخلاس و پوختیەوە جوانە. ئەگەر ڕێگات بەلای غەیری خوایدا بڕوە بە بەرماڵەوە یا بەرماڵەکە لە ئاگری داوێن هیچ نییە ئەوە
تۆ نوێژ دەکەی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ دەبێت لە خراپە و منکر فحشا و منکر بتجێڕێتەوە ئەگەی نەیجێڕایەوە هیچ نییە نوێژێکی بەتاڵە پوچە شیعریش هەر بە هەمان شێوە وایە کە تۆ لە خراپە و تاوان نەجێڕێتەوە تۆ ڕاستەڕێ نەکە هیچ نییە هیچ نییە ئەوەیە کە خوای گەورە زەمبی دەکات والشعراء يتبعهم الغاوون ألم تر أنهم في كل وادي يهيمون بەو شێوەیە دوایە دەفەرمێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات هەڵیان ئەوانە هەڵداوێرە کە ڕەبتیان پەیوەندیان بەخواوە هەیە پەیوەندیان بە خۆیانەوە هەیە بە دڕ و دەرون خۆیانەوە هەیە لەگەڵ پێش هەنگاوی یەکەمیان ناوە من دەتوانم ناوی بنێم هەنگاوی یەکەم هەنگاوی ڕاست و دروستی یەکەم کە تۆ خۆت ڕاستەڕێ کردووە لە خۆتەوە دەست پێ کردووە تۆ لە حەزە بکە هەمیشە پاڕانەوەکانی شوان ربي غفر لي ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا تۆ خۆت پێش دەخەی تۆ کە بە کەڵکی خۆت نەیەی من لم يكن لنفسه فكيف يكون لغيره کەسێک بۆ خۆی نەبێ بە کەڵکی خۆی نێت چۆن بە کەڵکی غیری خۆی دێت ئەمە لایەک تۆ خراپە و زوڵم و ستەم لە خۆت بە دوور نەگری چۆن نتوانێت خراپە و زوڵم ستەم لە دەرەوەی خۆت بەدەربەگری تۆ دڵ و دەڕنی خۆت ڕووناک نەکەیەوە چۆن نتوانێت دڵ و دەڕنی خەڵکیا دەوروبەری خۆت ڕووناکەیەوە دەبێت مرۆڤ سەرەتا بە کەڵکی خۆی بێت لەگەڵ خۆی سادق بێت هەنگاوی یەکەمی ڕاست بێت لەگەڵ خۆی ئەمجار دەتوانێت کەسێکی ڕاستەمەژواکە بۆ نەشعرەکانی هەتا بمێنێتەوە یان تۆ سێرکە لە ساڵانی 1970ەکان 1970ەکان شاعران شعریان نووسیوە ئێستاش خەڵک خوێنێتەوە شعری نەمرن بەقی نەمرن حەز دەکەی کە ئەمڕۆ نووسراوە بۆ تۆ نووسراوە بۆ نوێیەکە لەو شعرانی مەولەیەڵێ دڵە چەند مەستی جەمبینە سەردا چەند کاری ئارۆت خستۆ ڕووی فەرداهی مەسی لە دڵە کە هەموو ڕۆژێکی هەموو کارەکانی هەموو گوناحەکانی خستەوە سەرێک و بێ ئاگالەوەی کە هەر بەرداوام لەسەر کار و کردەوەکانی یا لە بیتێکی کرێڵێ شەرتێ نییە جەبێ شەرتی تۆ ڕووسیای تەوبەی سەد فەردانەوە یانی ئەڵێ تۆ هەر هەموو ڕۆژوتە تەوبەکەم تەوبە نەکرد تا هەموو ئەمانە لەسەر کەڵەکە بوون بەسم چی ئەم جۆرە شعرانە ئەم جۆرە ئیلهامانە بۆ هەتا ئەمێنەوە یاخود کە کەسێک خوێنێتەوە منەڵێم لە ساڵەکانی ئەو زمانەی نووسراوە ڕێگەڵی ئێستا بۆ دڵ و دەرونی تۆ نووسراوە بڵێ ئەو ڕاستیە دەردەخات کە مرۆڤ ئەو کائینەیە کە خدا مەخلوقێکە کە دروستی کردو وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا ونفسي وما سواها فألهمها فجورها وتقواها هەموو مرۆڤێک بەبێ ئیستیسنا لێک هەڵاوێردن ئەو حقیقەتی خوای گەورە ئەو حقیقەتیدا بەرجەستە کردووە قسەمان لەسەر کەسێک نییە کە بە ناتەواوی لەدایک دەبێت توش بەرپرسیار نییە مکەلەف نیە لە ڕوو شەڕیەوە بەڵام هەموو مرۆڤێکی عاقڵ و ڕەشید هەموو ئینسانێک خدا وای خۆڵقاندووە بۆیە کاتێک شاعیرێک کەسێک هەر هونەرمەندێک تعبیر لە هەست و نەست و دڵ و دەروون و واقعی دڵ و دەرونی مرۆڤ دەداتەوە حەز دەکەی کە لەگەڵ تۆیەتی تۆش بۆ چونکە تۆش مرۆڤی قسە لەگەڵ تۆ دەکات قسە بۆ تۆ دەکات حقیقەتەکەی ئەوە یانی قسە لە ڕوودا و حەدەس و ڕۆژگارێک ناکە بڵین تێپەڕی بێت ببێتە مێژوو نە قسە لە پرۆسەیەکی بەردەوام دەکات لە حاڵەتێکی نەگۆڕ و بەردەوام ئەو حاڵەتی کە باسم کرد کە هێزی چاکە و خراپە لە دڵ و دەرون و ئینساندا خودای گەورە چاندوێتی دایناوە تەمان بۆم تاقیکردنەوەیە لەخۆ تۆ کامیان هەڵدەبژێری بەلای کامیان دا ئاوردەدەیەوە بلانگری لە کامیان دەکەی کامیان چۆن دەڵێ وەردەگری و لە ژیانی خۆتدا بەرجەستەی دەکەی کاری لەسەر دەکەی خۆتی تەسلیم دەکەی خراپەکە یان چاکەکە دەبێت خراپەکار یان چاکەکار تۆی چاکە دەچێنیان تۆی خراپە دەچێنی دواتر تۆ هەرچی بچێنی ئەوەش دەدرویەوە هەرچی بچێنی ئەوەش دەدرویەوە الدنيا مزرعة الآخرة دنيا شرقي دواروجة تول الدنيا ذات سب سينيا روج درويوا والله من أمي أو برسياركم شاعراني نوع أو شاعراني أم سردمة دتوان ندرج بدري أو ربازبن أو هما هنجي دروس كان كوب وشاعراني كرد يكون لشعر كان هيام بورانيا وتو لو بارع زور زور جوان أم هما هنجي أبينين دتوان أو رج كي بقرنا بريا خود أما بجورك كالبونوي كي بخو بيني ولا ساب دير هر کەس یان زۆر باز ناکرێن وەکو ئەوی کە هەمیشە باس لە شعرە کۆنەکانە کرێت
تەمە شێوازی نووسینی شعری تا قوتابخانەی شعری جۆرا و جۆرە هەرکەس جۆرێک لە قوتابخانێک ڕێبازێک چۆن دەڵێت دەگرێتە بەر یا تێڕوانین و پێناسی شعریەتگار زۆر و زەبندەیەک خەڵکێک پێوە ڕەنگە شعر برتی بەلەوەی کە تۆ بگشت هەموو شتێکدا بچیەوە دابوونەریت و پیس برۆزێک نیێڵیەوە و یعنی چۆن دەڵێ شعر ببێتە هیچ پێ دەڵێن وەکو بڵێ شتێکی بێبەند دووبار و حساب بۆ هیچ شتێک نەکا و هیچ شتێک نەخوێنێتەوە نا بێگومان وانە شعریش پەیوەستە دەکرێت ئینسان پابندی کا بە جوانیەکانەوە بە ڕاستیەکانەوە بە ڕەسەنایەتیەوە دەکرێت ئەو پەیامە پامێکی زیندویە چۆن مرۆڤ کائینێکی زیندویە و بەردەوامە و حاڵەتە دەرونیەکەمان باس کرد بە هەمان شێوە شیعریش بە هەمان شێوە دەتوانی وەکو شتێکی پرۆسەیەکی بەردەوام ماوەڵ لەگەڵدا بکەی و هەرکەس بیەوێت ئەوەی پەیوەست بێ بە وەکو باسم کرد بگەڕێتەوە بۆ دڵ و دەرونی خۆی ممکن نییە ئاور لە خۆی نەداتەوە هەنگاوی یەکەم لە خۆیەوە دەست پێ نەکات پێشتر ژیا بێ و ئێستا بژێ و دوای ئێمەش بێت هەر دەبێ وا بێت ناکرێت خۆی لەبیر کات کەسێک خۆی لەبیر کرد ڕاستیەکەی هەنگاوێکی هەڵەی ناوە هەتڵە بووە زۆر باش مامۆستا ئێمەی کە بۆ لە ڕیزی عاریفاندانین چۆن دەتوانین بە شعر دڵ و دەروونمان ئارام بکەین یاخود ئەو شعرانە کە ئەمانن کە زیاتر کاریگەری دەبێت لەسەر ناخمان یعنی شعریش کەرەسەیەکە لە کەرەسە بڵێن بابەتە ئەدەبیەکان یا کەرەسەیەکە لە کەرەسانی کە مامەڵی لەگەڵدا دەکەین کە ئیشی لەسەر بکەین زیندوی ڕابگرین پەری پێ بدەین تەنانەت هەر بە نووسین نا بەڵکو بە ڕنگ پێدانەوە و بواری هوەری و ئاواز بۆ دانان و ئەوانەشدا تۆ سەرنجدا لە کۆنسرتێکدا کە شعریشی عێرفانی ڕاستە هونەرمەندێک تیپێک گروپێک ئاوازێکی جوان و بە زۆر خۆشی بۆدا دەنێ و دەنگێکی خۆش دەیڵێ هەر بەڕاست زۆر کاریگەریمان تێ ناکات دڵمان ناخرۆشێنێت فرمێسک بە ساوەکانماندا نایەنێت بێگومان بۆیە دەکرێت و بابەتە شیعریا و کەرەسە شیعریا لە بواری عیرفانیدا ئەوە پەرەی پێ بدەین زیندوی بکەینەوە نێڵین بوار نەدەین بەوەی کە ئەو لایەنە جوانە ئەدەبیا فەرامۆش بکرێ تەپ و تۆزی لەسەر بنشێنرێت تۆکو ئاماژت پێدا بەڕێزت کە دەقە شیعرە ئەدەبیا پێشوانەی کە بوون چەند بەنەمەری و جوانی ماونەوە با بەردەوامی هەبێەوە بەردەوامی هەبێت بە بەهانەی گۆڕانکاری تەکنۆلۆژیا و دنیا و کۆمەڵێک دابوونەریت و شتی لە بابەتانە ئینسان سروشتێکی وەکو باسم کرد ڕەسەنی هەیە ئەساڵەتی هەیە ئەو ئەساڵەتێت تۆ جوانی لە هەر سەردەمێکدا هەر جوانیە وەفا لە هەر سەردەمێکدا هەر وەفایە بێوەفایی لە هەر سەردەمێکدا هەر بێوەفایی و شتێکی ناشیرنە ئەدەبی عیرفانیش بە هەمان شەوە لە هەر سەردەمێکدا بێ هەر شتێکی جوانە و پێویستت کات دەستی پێوە بگرین دەستی پێوە نەگرین وەک ئەوەیە دەست بە وەفاوە نەگرین وەک ئەوەیە دەست بە جوانیەوە نەگرین وەک ئەوەیە دەست بە ڕازگۆییەوە نەگرین وەک ئەوە دەست بە شتە جوانەکانەوە نەگرین ئەوەیە کەمە دەمانوێت پارێزگاری لە ئەساڵەت و ڕەسەنایەتی خۆمان و کۆمەڵگەی کوردی و ئەدەبی کوردی بکەین مامۆستا هیچ شعرێکی تری ئامادەیە کە پێشکەشکردمان بکەین چکەم ڕوو حەزەکەین گەمانە شعرەکان بێ بەڕاستی ئەگەر هەبێت وەڵا هەیە شعر سدە فەرموون هەیە لەو بابەتانەوە ئەوە شعرێکە بە ناو نیشانی فرسەت زۆر جار هەیە لە سەری ساڵ و ئەوانەدا ینی خۆممان خۆشحاڵی دەردەبڕین بۆی کە ساڵێکمان تێپەڕاندووە و ساڵێک پێدەنێنە ساڵی نوێەوە لە ڕاستیدا ئەوە ڕاستە بەڵام پێویستی بە شیوەن هەیە کە تۆ یەکەم ساڵێک پێویستی بە شیوەن هەیە پێویستی بە چۆن دەڵێ بەڵێ ماتەمین هەیە کە تۆ ساڵێک لە تەمەند ڕۆیشتووە فرسەت ئەمە هەم شیعرێکم تقریبا کورتە شعرێک کەش لە ژێر ناونیشانی دوایین سڵاوی ساڵ فرسەت تێپەڕی عمری عەزیز و تاقە دەستمایم بەڵام شادی دەردەبڕم لە جێیشین چەند خەواڵ و بێسەڵام
غەفڵەت و فیز و غرور مەیلی قسوور جەهل و قسوور بوونە ئەژدیها و بە نەفسی خۆم لە نەفسی خۆم بەڵام وا دەزانم هێز و بازوو و ماڵ و حاڵ و سەڵتەنەت هەر دەمێنن ڕۆژ بە ڕۆژ قایم دەبن شوورە و قەڵام غافڵ و ناکامڵ و سپڵە و سڵ و هێڕ و وڕم وەک دەواری شڕ لە ڕووی نەفس و هەوادا ئاوەڵام لێرەوە دەی عەقڵ و هۆش و کرد و کۆش و هیممەتە فرسەتە ئامادەکە بۆ حەشر و حیسابت وەڵام ئەمەش کورتە شعرێکی هەر لەو بابەتەی بە ناونیشانی دوایین سڵاوی ساڵ یعنی لێرە وەک بڵی ساڵ سڵاوێکی هەیە بداین دوایین سڵاوی ساڵ چیە لە ئێمە ساڵێک لە خەرمانی تەمەن سڵاوی پڕ لە هاڵاوی دوایین ساتی ماڵ ئاوایی و نیگای کۆتایی لێکردم بە ئەسپاییش پەردەی سەرچاوی لابردم تێر گریا بۆم هەی ماڵ وێران من خەزانی باخی عمری عەزیزی تۆم ئەو سازانیم چەند جیرۆدەی بێ ئاگایی و بێویژدانیم دەرحەق بەخۆم ئێمە شتێکەوە نەماوەگەر خۆت شتێکی کەماوە وەڵام من یەک سەرنجەیەگە لە خزمەتان و بینەرانی و بیسەرانی خۆشەویستدا عەرزی بەڕێستانی بکەم ئەوە کە خۆ بەخۆ مەشغوڵ بوون بە خۆدا شۆڕ بوونەوە سەرقاڵ بوون لە خۆ دەست پێکردنی هەنگاوی یەکەم بەو مانای نییە کە تۆ دابڕێ لە کۆمەلگا یا لە خەمەکانی ژیان یا لە خەمەکانی کۆمەلگا و دەوروبەر و خەڵک بەڵکو واد لێ دەکا کە تۆ گەرم و گورتر جوانتر چالاکتر ڕازگۆیانەتر بچێ ناو کۆمەلگەوە بچێ ناو ژیانەوە هەنگاو بنەی مەسەلە لێرەمە شعرێکە گەر دەرفەت بێ ئەوەش بخوێنمەوە لەو بەمانای کە ئاساییە ئێمە کەی دەبینە کەسی چاک و بەکەڵک بە ناونیشانی خەمخۆری ئێمە کاتێک کەسی چاک و بەکەڵچین کە خەمخۆری خۆمان و خاک و خەڵچین بزانن گیان و ویژدان و دڵ و هۆش بە خەمخۆری خەڵک ئاوان دەنابۆش ئەوانەی هەر خەمی خۆیان لە دڵدا یەشێکە لێرە بن یاخود لەگەڵدا خۆپەرستی بوونمان دەدا بەبادا ژیر ئەوانن خۆیان لەم دەردەلادا دەبێت جەرگمان بەژانی گەلوەژان بێ بۆ چەوساوان گیانمان تووشی هەژان بێ چی بۆ خۆمان پێمان خۆشە هەمان شت پێمان خۆش بێ بۆ ئەوانیش کت و مت ئاوا دەبین بە یەک جەستە و دڵ و گیان سەرفرازن ئەوانەی ئاوەها ژیان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان مامۆستا شەریف وەرزێ شاعیر سپاس بۆ ئامادەبوون و مامۆستا بۆ شعرانەی کە خوێنتەوە بۆمان ئەمڕۆ سپاسان دەکەین خۆی گەورە قبوڵی کار لە سپاسان دەکەین سپاس بۆ بەڕێزیشتان خۆشەویستان بابەتێکمان هەیە کە ئامادەکردنی گۆشتی ڕانی مریشکە بابێکۆ بینەری پێم وایە بێدۆنیا گۆشتی بەرخەم جارە هەر جارە و بابەتێکی خواردن پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین ئەم جارە ئامادەکردنی گۆشتی بەرخەم زانین بە چ شێوازێک ئامادە دەکرێت هەڵبەتە چەند شێوازێکی هەیە بەڵام زانی ئەم جاریان ئەو شێفە چۆن بۆمان ئامادە دەکات پێکەوە بینەری ئەو ڤیدیۆی دەبین لەو بارەیەوە.
خۆشەویستان دووبارە سڵاوتان لەوێ وەک دەزانین پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەدایە و ئەوە ناڕەحەتێکی بۆ هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتیش لەو ناوچانی کە زۆر گەرمترن هەر بە نمونە لە گەرمیان ئەمڕۆ لەگەڵ کەشناسێکا باز لەوە دەکەین کە ئەم پلەی گەرمایە تا چەندێک کاریگەری خستۆتە سەر ئەوەی کە ئەم کەشە ئەوەی تر گەرم بێت هۆکارەکان چین وە چی زیانێک دەگەێنێ لەو ناوچانی کە خۆیان هەم مشکن هەم ئەم ساڵۆک دەزانین بارانیش کەم باری و وشکە ساڵێکی زۆر ڕووی لە ناوچەکانی هەرێم کردووە باسی ئەم بابەت دەکەین لەگەڵ زۆر بەڕێز سیروان ساڵح شارەزای کەژناسی سڵای خوات لێبێت سوپاس بۆ ئامادەبوونت. سڵای خۆی گەورە لە هەموو لایەک لە هەموو بەڕێزان و بینەرانی خۆشەویست. ئەگەر با بچینە سەر تەوەرەکە کە زۆر گرنگە بزانین هۆکاری ئەم پلە بەرزبوونەوەیە بە چاو ساڵانی پێشترا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە بە تایبەتیش لەو ناوچانی کە وشکترن. بەڵێ بەناوی خوای گەورە ئێمە بەپێی ئەو داتایانەی کە لە بەردەستمانەیە لەسەر پلەکانی گەرمی ئەوەی کە تاکو ئێستا تۆمار کراوە لە ڕاستیدا لە هاوینەکانی ساڵی ڕابردوو کەمترە بەڵام ئەو هۆکاری ئەوەی کە خەڵک هەست بە گەرمیەکی زیاترە کات هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەرزی ڕێژەی شێ لە هەوادا کە ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو لە نیمچە دوورگەی عەرەب و لە باشووری نیمچە دوورگەی عەرەب بە دیاریکراوی وڵاتانی عەمان و یەمەن و باشووری سعودیە لەو ناوچانە بارانێکی بەردەوام هەیە بە شێوەی ناوبەناو و ئەمە وای کردووە ڕێژەی شێ بە شێوەی تۆپەڵاوایەکی زەریای هێندی ڕوو بکاتە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی کاریگەری لەسەر ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق دروست کردووە بەشێکی گەرمیان هەست بەم گەرما بەهێزە دەکەن هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ بەرزی شێ نەک بەرزی پلەکانی گەرمی. زۆر باشە ئەو ئەمە تەنها هۆکارێکە بۆی کە ساڵ لە دوای ساڵ گەرمی زیاتر ڕوو لە زەوی دەکات دەزانین کە لە ساڵانی ڕابردووتردا بەم شێوازی ئێستا ئەو گەرمیە نەبوو یاخود بەرزبوونەوەی ئەو پلەکانە بەو ڕادەیە نەبوو تەنها شێ هۆکار یاخود هۆکاری دیکە هەیە کە کاریگەری کردو لەسەرەوەی کە ساڵ لە دوای ساڵ پلەکانی گەرما ڕوو لە زیادبوون بکەن. بەڵێ بێگومان چالاکیە بەردەوامەکانی ئینسان کە وای کردووە گازێکی سۆر بە هەوادا بچێ ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا بینیمان کە دیاردەی قەتیزبوونی گەرمی گەیشتۆتە لووتکە و هەروەها چینی ئۆزۆن تا ڕادەیەک تەنک بووەتەوە لە هەندێک شوێن لە بەرگە گازەکەی زەوی چالاکیە بەردەوامەکانی ئینسان و پابەند نەبوونی وڵاتە زلهێزەکان بە ئەو ڕێساو یاسایانەی کە بۆ پاراستنی ژینگە و کەشوهەوا دانراوە ئەمە شۆکارێکی ترە بۆ تێکچوونی ئاهەوا لە گۆی زەوی و هەروەها بەرزی پلەکانی گەرما لەسەر ئاستی جیهان. زۆر باشە ئەو زیانانە چییە کە بەڕاستی ئەو ناوچانە پێیان ئەگا بە تایبەتیش گەرمیان کە دەزانین زۆر گەرمە ئەمە چ زیانێک دەگەێنێت ئیتر لە هەر ڕواگەیەکەوە بێت هەر لایەنێکەوە بێکە ئیتر هاوڵاتیان ئەمە بێزار بکەن وەک دەزانین ئەم ساڵ ئاویش زۆر کەمترە تەنانەت لەو ناوچانەی کە وشکیش نین وەکو گەرمیان. بەڵێ بەرزی پلەکانی گەرما کاریگەری لەسەر تەندروستی ئینسانەوە لەلایەک بە شێوەی پزیشکی بەڵام سەبارەت بە ئەوەی کە وشکە ساڵی کاریگەری هەبێت لەسەر بەرزی پلەکانی گەرما نەخێر وشکە ساڵی هیچ کاریگەریەکی لەسەر بەرزی پلەکانی گەرمی نییە. ئێمە ئەزانین کە وەرزی هاوین لە ئەم ناوچانە عێراق و دەوروبەری خۆی هەر گەرمە بەڵام هۆکاری زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەگەڕێتەوە بۆ چالاکیەکە بەردەوام چالاکی ئابوووریەکانی مرۆڤایەتی بە خودی زیادبوونی مرۆڤایەتیش کاریگەری لەسەر دیاردەی قەتیزبوونی گەرمی هەیە. دیاردەی قەتیزبوونی گەرمی بە وێنەی وەکو ژوورێکی پلاسیکی کە ئەبێتە هۆی ئەوەی کە بەرگە گازەکەی زەوی تیشکی زەوی وەربگرێت خۆر وەربگرێت بەڵام تیشکدانەوەی زەوی نەبێت کە ئەمە شۆک و ژوورێکی پلاسیکی وایە ئەوانەی کە جوتیاران بەکارهێنن
بۆ بەروو زستانەکان لە هاویندا هاوینەکان لە زستاندا بکرێت واتە ئەم ژووری پلاستیکیە ناهێڵێت پلەکانی گەرما دەرچێت لە گۆی زەوی بە ڕێگەی تیژدانەوە بۆ بەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی هەوا کە ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ گازانەی کە بەهۆی کارگەکانەوە وڵاتە پیشەسازیە گەورەکان بە تایبەتی خۆرئاوای ئەوروپا بینین کە شەپۆلێکی گەرمای تونند ئەو ناوچانەی گرتوتەوە بە پێی ئامارە سەرەتایە زیانێکی زۆری بە دانیشتوانی پورتوگال و ئیسپانیا گەیاندووە و پێشبینیە کرێت لە چەند ڕۆژی داهاتووش هەندێک وڵاتی تری ئەوروپی ئەو کاریگەریە بیگرێتەوە. زۆر باشە ئەتوانین خۆمان لەو زیانانە بە دوور بکەین یات لەم ڕۆژە گەرمانەیە چۆن خۆمان پارێزین لەو گەرمایی کە هەیە ئایا هیچ ڕێکارێک هەیە کە هاوڵاتیان ڕێنمایی بکرێن بۆ ئەوی خۆیان پارێزن بە تایبەتیش لەو گەرمایە و ئەو زیانە تەندروستیانی کە بە مرۆڤی دەگەیەنێت. لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ تاوەکو 5 ئێوارە و کات بەرزترین کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە وا باشترە هاوڵاتیانی بەڕێز لەو کاتەدا لە ماڵەوە بن هەرچەندە ئێمە لای ئێمە تاکو ێستا وەکو پێشتر وتم ئەم هاوینی ئەم ساڵ تاکو ئەمڕۆکە نیوەی زیاتری مانگی تەموزیش ڕۆیشتووە پلەکانی گەرمان نەگەیشتۆتە ئاسی 50 پلەی سەدی هەندێک ناوچەی باشووری گەرمیان نەبێ ئەگینا ئێمە ساڵمان هەبووە بە تایبەتی ساڵی 2020 هاوینەکانیان تقریبان لە مانگێک زیاتریش پلەکانی گەرما ئەچووە سروی 50 پلەی سەدی بەڵام ئێستا بە پێی ئامارەکان و تۆمارکردنی داچاکان هێشتا لە شارێکی وەکو کەلار نەگەیشتوە 50 پلەی سەدی. ئیتر خۆپاراستن ئەوەیە کە لە کاتە گەرمەکانە بە تایبەتی کاتەکانی نیۆڕۆ تاکو ئاسر لەو کاتانەدا خۆ نەدرێتە بەر تیشکی خۆرەمە باشترین چارەسەر و باشترین خۆپارێزیە لە بەرزی پلەکانی گەرمە. زۆر باشە کاک سیرانێکێک لەو هۆکارانە بەرزبوونەوەی پلەی گەرمی یاخود گەرمایەکی بەتی دەبێتە هۆی توانەوەی بەستەڵەکەەکانی باکوور و باشوور بە تایبەتی تر باشوور ئایا ئەمە چ زیانێکی دەبێت بۆ سەرگۆی زەوی و بۆ مرۆڤایەتی کاتێک بەستەڵەکانە بتوێتەوە؟ بەڵێ ئەمە چەند ساڵێکە لەلایەن ڕێکخراوە جیهانیەکان کە پەیوەست بە ژینگە و پەیوەست بە کەشوەوە هۆشداری توندیانداوە لەسەر و ئەو دیاردەیە ئێمە دەزانین کە هەردوو بەستەڵەکی جەمسەری باکوور و باشووریش لە توانەوەی بەردەوامدایە ئەو کارەکەی وەکو ڕوون کردەوە پێشتر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وڵاتە پیشەسازیە گەورەکان پابند نابن بەمەوە بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و چەند وڵاتێکی تر پابند نابن بە ڕێنمایەکانی ژینگە پارێزی و پاراستنی کەشوهەوە هەندێک وڵاتیان ئەکشێنەوە لە بەڵێنەکانی خۆیان و چەندین کۆنگرەی جیهانی بەسراوە ئەگەر ئەم دیاردەیە بەردەوام بێت لە ڕاستیدا ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی دەریا و زەریاکان و هەڵبەز و دابەز واتە گۆرانکاری لە کەشوهەوا دروستە بێت وەکو ئێستا بینیمانە کە دروستیش بووە ئێستا لە وڵاتانی ئەوروپا پلەکانی گەرما گەیشتۆتە زیاتر لە 40 پلەی سەدی لەگەڵی ڕێژەی شێبەرزە ئەمە وای کردووە کە کاریگەری خراپی لەسەر ژیان هەبێت لە ئێستادا لەم حاڵەتەدا و ئەگەر ئەم بارودۆخەش بەردەوام بێ بێگومان ئەو دوورگانەی کە دەکەونە ناو دەریا و زەریاکانەوە تووشی نەقمبوونە بن یاخود ئەو وڵاتانەی کە ئاسی زەویەکان لە ئاسی زەریا و دەریاکان نزمترە لەوانەیە هەند بەشێکی ژێر ئاو پێوەکو هۆڵەندا و گۆڕانکاریەکانی کەشوە واتە بەرزی باران واتە لە ناکاو جاری وایە بارانێکی بەهێزە بارێ و لافایەکی بەقوت ڕوەدات و بەرزی پلەی گەرما و نزمبوونەوەی پلەی گەرماواتە بە کورتی تێکچوون لە ژینگە و لە کەشوهەوای جیهاندا ڕوودەدات ئەگەر ئەم بارودۆخە چارەسەر نەکرێت لەسەر ئاسی نێودوڵەتی. کاک سیروان پێشتر ئاماژت بۆ کرد کە چالاکیەکانی مرۆڤ پیشەسازی کارگە گەورەکان ئەمانە ژۆکارێکن بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما هیچ ڕێگایەکە ئەمانە کەم بکرێتەوە دەزانێت کە ساڵ لە دوای ساڵ کارگە و بابەتی پیشەسازی ڕوو لە زیادبوون دەکات ناکرێت هەر بەم شازە بەردەوامێت وە گەرمێکی زۆر ڕوو لە زەوی بکات ئایا ئەو وڵاتە پێشکەوتوانە مرۆڤایەتی جیهان هیچ ڕێگایەکی دیکەی باس کردووە کە ببێتە هۆکارێک بۆی کە پلەکانی گەرما نزم ببنەوە لەگەڵ بەرەو پێشوونی ئەو پیشەسازی و کارگانەی کە بوونی هەیە؟ بەڵێ ئێمە من ئێستا پێشتر باسم کردوتم ینی لە کۆنگرە نێودەوڵەتیەکانە بە تایبەتی ئەوەی کە ئەمساڵ بەسترا
چەند وڵاتێک لێ ئەکشێنەوە پابەندی ڕێنمایەکان نابن هەر بەردەوامن لەسەر سووتاندنی ئەو گازانەی کە گازی کلۆر و فلۆر و کاربۆن ئەمانە ئەکەنە بەرگە گازەکەەوە ئەبێتە هۆی دیاردەی قەتیزبوونی گەرمی کە دیاردەکەش ئەبێتە هۆی گەرمبوونی زەوی دواتر توانەوەی سەهۆڵەکان و ئیمجا ئەم گۆڕانکاریانە کە ئێستا لە کەشوهەوای جیهاندا هەیە. ئەم چارەسەرە پێویستی بە کۆنگرەی نێودەوڵەتی هەیە پێویستە وڵاتە زلهێزەکان ئەمە بکەن بۆ پێویستە ڕێژەی سەوزایی زیاتر بێ وەکو ئێستا دەبین کە ئێستا زۆربەی دارستانەکانی ئەوروپا ئاگری تێبەر بۆ لەبەر ئەو بارودۆخە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ لە ساڵانی داهاتوودا کاریگەری زیاترە بێ و خراپترە بێ و مرۆڤایەتی ژیانی ئەکەوێتە خەتەرەوە بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەکەوێتە نێوان هەردوو خولگەکەەوە و خۆر لەسەری ئەسوونە بۆ وەکو لە عێراق و لە هەندێ ئەو وڵاتانەی لەسەر ئەم هێڵن کاریگەری زیاتر ئەکاتە سەریان و ئەو وڵاتانش کە ڕێژەشی تیادا بەرزە وەکو ئەوروپا خۆشی کاریگەری خراپی لەسەری هەیە بۆیە ئەمە پێویستی بە چارەسەری بە پەلەی ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە کەشوهەوا و ژینگە پارێزیە بەڕاستی. وەک دەزانین ئێمەش بێبەژنین وەکو کوردستان لەو گۆڕانکاریانی بەسەر ژینگەدا هاتووە هەر لە گوی زەویە و لە هەموو وڵاتاندا ئێستا کە ڕێکخراوەکانی ژینگەی هاتوونەتە دەنلی بەڵام ئەم ساڵبینیمان لە کوردستاندا خۆڵبارینێکی زۆر هەبوو ئەمە هیچ پەیوەندیەکی بەم گەرماوە هەیە کە هاوڵاتیان زۆر جارباسی لێوە دەکەن وەک ئەوەی کە کاریگەری کردبێتە سەر ئەم کەشوهەوایە یاخود جۆرێکی تر لە گەرمای دروست کردبێت. بەڵێ خۆڵبارین بەهۆی کەمی بارانبارینەوە ڕوودەدات کاتێ ناوچە بیابانەکان بە تایبەتی کە هۆکاری سەرەکی خۆڵبارین لای خۆمان ئەگەڕێتەوە بۆ بای باشووری خۆرئاوە کە لە بیابانەکانی باشووری مووسڵ هەتاکو ئەنبارەوە لە خۆرئاوای عێراق و لە باشووری سووریاوە دێت بۆ ناوچەکانی ئێمە ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەمی بارانبارین ئەمە لە ساڵانی ڕابردووشدا هەبوون بەڵام بەهۆی ئەوەی کە 2 ساڵ لەسەر یەک گوشکە ساڵی ئەو ناوچانەی گرتوتەوە و پلەی گەرما تۆزێک بەرز بووتەوە وای کردووە کە ڕێژەی شێلە خاکی ناو خاک و خۆڵی ئەو مەنتیقەیە کەم بێتەوە ئەمە بۆتەوەی ئەوەی کە خۆڵی ناوچەکە ینی هەڵوەشاوەتەوە بە کەمترین هێزی با و خۆڵاچێتە ئاسمان و ئەبێتە هۆی خۆڵبارین لە ناوچەکەمان خۆی لە ڕاستیدا خۆڵبارین ئەگەر ببێت بابەتە سەرەکەەکە هۆکارە سەرەکەەکەی ئەوەیە کە گۆڕانکارەکانی کەشەوەوایە هەموو ئەگەڕێتەوە بۆ گازانەی کە ئەکرێتە هەوا کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو و ئەم وڵاتانە بەردەوام بەرەمێنانی کارگەکانیان زیاترەکەن ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ئێمە بە چای خۆمانە بینین ئەوە زیادی کردووە و ئەگەریش چارەسەر نەکرێت دڵنیابن لە داهاتوودا زیاتر دەبێت. کاکسیرۆن بەردەوامبوونی ئەم پلەی گەرمە بەرزبوونەوەی پلەی گەرمە ئایا دەکرێت لەلایەن حکوومەتەکانەوە لەلایەن وڵاتان خودی وڵاتەکانەوە چارەسەر بکرێتوە بە شاز لە شازەکان ڕێگا بگیرێتە بەر بۆی کە کاریگەری هەبێت لەسەر نزمبوونەوەی پلەی گەرمە خود باڵێن هیچ شتێک هەیە لە دەستی مرۆڤ بێ بۆ چارەسەرکردنی کێشەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە چارەسەر هەیە بەڵام بەمەرجی ئەوەی کە وڵاتان پابند بن بەو ڕێگایە ئەو ڕێکارانەی کە لەلایەن ژینگە پارێزان و شارەزایانی ئەو بوارەوە دانراوە بۆ جێبەجێکردنی پێویستە کارگە پیشەسازەکان دوو کەڵکێشی زانستی بۆ بکرێت واتە لولەی بۆ دابنرێک بە شێوەیە کە لە شێوەکان ئێستا لێرەدا لەوانەیە باسکردنی دوور درێژ بێ بەڵام ئەو بەرنامانەی کە دانراوە وەکو کەمکردنەوەی ئەو گازانەی کە ئەدەبنە هۆی زیادکردنی گازی دوانۆکسیدی کاربۆن کە گازێکە بێت تاکە گازێکە کە بێتە هۆی زیادبوونی پلەکانی گەرما لەسەر ڕووی زەوی و تیادەی قەتی زبوونی گەرمی ئەبێ پابندەکان ئەو خاڵانە جێبەجێ بکرێت ئەبێ ئەو خاڵانە جێبەجێ بکرێت ڕێژەی سەوزایی زیاتر بکرێت بۆ نەیسەر نێوان عێراق و هەرێمی کورد لە نێوان عێراق و سعودیە و سووریا و ئوردون ئەو وڵاتانەی کە زیانیان هەیە لە خۆڵبارین یاخود وشکە ساڵی پێویستە ئەوانە ئەو وڵاتانە پێکەوە دانیشن بۆ ئەوەی ئەو چارەسەریە ئەو بیابانە بکەنە بە هەر شێوەیەک ڕێژەی سەوزایی لە بیابانەکە زیاتر بێ خاکی ئەو ناوچانە بە هەر شێوەک بێت شێدارتر بکرێت بۆی ئەو دیاردەی خۆڵبارینە یاخود بەرزی پلەی گەرمێ لە ناوچەکانی ئێمە کەم کرێتەوە لەسەر ئاسی جیهانیش پێویستی بە کۆڕبەندی جیهانی هەیە بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیانە. زۆر باش کاک سیروانێمە هشتێکی وامان نەماوە ئەگەر کۆتا پەیامەدۆک و ئەوەی کە شارەزایەکی کەژناسی بۆ هاوڵاتیان یا ئەگەر شتێک ئێمە ئاماژەمان پێ نایە بێ لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بێت.
بەڵێ ئەوەی کە من لەلامە ئەوەیە کە بەپێی داتاکانی ساڵانی ڕابردوو ئەم ساڵ هاوینی ئەم ساڵ تاکو ئەمڕۆ کە 19 تەموزە هێشتا پلەکانی گەرمە لە زۆربەی ناوچەکانی گەرمیان ئاساییە نەگەیشتۆتە 50% بەڵام ئەوەی کە هەست بە گەرمایەکی زیاترەکرێ هۆکارەکەی بەرزی ڕێژەی شێ وەکو وتمان لە نیمچە دوورگەی عەرەب بارانێکی زۆر هەیە بە تایبەتی لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری نیمچە دوورگەی عەرەب دەریای عەرەب و زەریای هەندی شەی زیاتر بووە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ بۆ تاوەکو ساڵی بڵێن مانگی دە ئەوە هۆکارێکی دڵخۆشکەرە بۆ وەرزی بارانبارینی ساڵی داهاتوومان ئەوەی کە هەیە کە ئێستا 2 ساڵ لەسەر یەک وشکە ساڵی تۆمار کراوە لە بەشێکی زۆری گەرمیان بەپێی داتاکان تا ئێستا 3 ساڵ لەسەر یەک وشکە ساڵی بەردەوام نەبووە ئێمە هیوامان وایە کە وشکە ساڵی نەبێ بەڵام گۆڕانکاری مانگی نۆ یەکلایەکەرەوەیە بۆ ئەو بارودۆخە کە مەترسی وشکە ساڵی هەبێیان نەبێ و ئێمە لە داهاتوودا ئەوە ڕوونەکەینەوە و پلەکانی گەرما ئەوەی کە دیار بێت لەم مانگەدا تا کۆتایی ئەم مانگەش هێشتا شەپۆلی گەرمای تون لە ئارادا نییە بۆ ناوچەکە بەڵام مانگی هەشتەوە چاوەڕێی گۆڕانکاری نیە دەکرێت لە ئێستاوە پێشبینی بۆ ساڵی داهاتوو بگرێت لەبارەی ئەو کەسانی کە شارەزای کەشناسیەکە یاخو کەسێکی وەکو بەڕێزت پێشبینی ئەوە بکرێت کە ساڵی داهاتووش کە ساڵی نابێت یاخو هێشتا زووە دەبێت چاوەڕێ بکەین بەڵێ چەند دیاردەیەک هەیە وەکو دیاردەی لانینا یاخود ئەلنینۆ لە کە لەسەر زریای من ڕوەدات یان چەند هۆکارێکی پەیوەست وەکو ئەوەی کە ئێستا لە نیمچە دوورگەی عەرەبەیە بارانە ئەم نیشانانە لە ڕابردوودا تۆمار کراون بە پشتبەستن بەم نیشانانە و داتایانە ئێمە توانین بەپێی 20% وەرزی بارانبارانی داهاتوو دەستنیشان بکەین بەڵام ئەوەی کە لە ئێستادا ئەوترێ پێم وایە ینی پێشبینەکە هەڵە دەرەچێت چکە مانگی 8 و 9 تقریبان هەندێک شت ڕوونە بێتەوە ئەوش بەهۆی ڕوودانی ئەو دیاردانەیە وەکو لانینا یاخود ئەلنینۆ یا ئینسۆ کە لەسەر زەریای هێمن ڕۆدا کامە کاریگەری لەسەر ئاسی تەواوی وڵاتانی جیهانێ لە ڕووی کەشوەوە ئێمە لە ئەوانە ئاتوانین پێشبینی داهاتوو بکەین بەڵام پێشبینی بۆ ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژە لەوە زیاتر گۆڕانکاری زۆری بەسەرادێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سیروان ساڵح شارەزای کەژناسی سپاس بۆی کە لە گەرمیانەوە لەگەڵ بانابووی. زۆر سپاس بۆ کاکسیروان بەڵێنزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.